دۆستان ئازیزان، خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان پلاتفۆرمی فیلمسازان. ئەم جارەیان ئەم یەکشەمەیە تەوەرێک باسەکەین، ئەو تەوەرەی کە چۆن سینەما ئەتوانێت ئایا بۆ بەداردەست یاخو بە مەبەست یاخو خۆی پەیامەکەی وایە کە بتوانێ بچێتە هەموو ماڵێکەوە لە هەموو دنیا. وەگەلێ جار سیاسیەکان بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بەکاریان هێناوە. بە ناڕاستەوخۆ مەرج نییە هونەرمەندان فیلمسازان بەشدار بووبن لەو هەڵمەتەی سیاسیەکان، مەرج نییە، بەڵام هەوڵێک دراوە، لە جار هەوڵێکی بێڕەحمانەی سیاسیانە دراوە. ئێمە با دوور نەڕۆین، سینەمای ئەمریکی بە هاڵیود و بە هەموو ئەوانی تریەوە چوونەتە هەموو وڵاتێکەوە. من خۆم لە تورکیا کاتێک کە سەری تەلەڤیزۆنەکان مەکرد، تەلەڤیزۆنەکانی تورکیا و هەموو کەناڵە هەبوون، لە زۆربەی کەناڵەکان لە 180 بەرنامە و دراما و فیلمی ئەمریکی بوون، دۆبلاژ کرابوون. لە یۆنان بە هەمان شێوە بینیم، لە ئەڵمانیا بینیم، لە هۆڵەندا بینیم، بڵین لە ئەوروپا لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا بینیم. ئەمە چی ئەگەێنێت؟ کەواتە لە هەرچ وڵاتێکە بەس ستۆدیۆیەکی تەلەڤیزۆن کرابێتەوە فیلمی ئەمریکی گەشتۆتاوێ، تەنانەت لای ئەو وڵاتانەی کە تا ئێستا جلیان لەبەر نییە، بەس تەلەڤیزۆنیان هەبوو بێ فیلمی ئەمریکی گەشتۆتاوێ. لە ڕووسیا من لە ساڵانی هەشتاکان هەواڵێکم خوێنەوە، گەنجێک گیراوە، با بڵێن ئەو کاتەی یەکێتی سۆڤێت دەستگای پاراستنە زانیاریە چیەکەی GP بووە، گەنجێکیان گرتووە، دوای کۆمەڵێ پرسیار و لێکۆڵینەوە و ئەملا و ئەولا هێنایان بردیانە لەبەرەوە لێخوڕی. کاتی ترومبێل لێخوڕینە دەستێکی لە دەرگای لە پەنجەرەکەی داخست بوو، دەستێکی هێنا بۆ دەرەوە. کەی GP یعنی لەسرە مەگرتیان، ئێمە چییە؟ بەڵام هاتن دوای لێکۆڵینەوەی زۆر ئەمەی لە چۆ وەرگرتووە؟ لە سینەمای ئەمریکیەوە. ئەمە سیاسەتە، شەڕی سیاسەتە، چی ئەوان چی ئەمان. ئیتر بێجگە لەوە ئەمڕۆ بە چواردەورمانایی بینین دژمنان هێرشێکی گەورە ئەکەنە ناو سینەما و کەڵچەر و ماڵەکانمانەوە. بۆ ئەم بابەتە من حەز ناکەم زیاتر لەسەری بڕۆم، بەڵام پێم خۆشە هاوڕێی دێرینم، هاوڕێی ئازیزم، یەکێ لەو کەسانەی کە لە بواری سینەمایە، قەڵەمەکەی بەبرشتە، تواناکەی بەردەوام بە تایبەت لەم بوارەیە لەگەڕە. ئەویش کاک حەسەن جوودی، کاک حەسەن جان یاخوا بەخێر بەی باندیەمان. خۆشحاڵ بووین گەورەت. زۆر سپاس مامۆستا جیان، زۆر سپاسی وە دەکەم هەر بژین مامۆستا. چاوەکەمی کا حەسەن جان، بابەتەکەی بەڕێستان بە ناوی شەڕی تایبەت لە سینەمادا. مەبەستت چییە لە شەڕی تایبەت؟ حەزەکەم بە ئەم ڕوونکردنەوەیە بۆ بینەرانی ئازیز ڕوونکەینەوە. کا حەسەن جان چاو جوان دیار نییە، با بڵێن هێشتا تۆزێ سەرە قرتاوە، پێشتر زۆر باش بوو، بەڵام وابزانام دەستکاریت کرد. ئێستا زۆر باشە. بەڵێ کا حەسەن جان، پرسیارەکەم لێرەوە دووبارەکەمەوە یان لات هەیە؟ نامامۆستا جان زۆر سپاس دەکەم. نازانم پێم وایە دەنگم شتوان بە دێتوانە؟ باشە، هەمووی باشە. زۆر سپاس مامۆستا جان، زۆر سپاسی جەنابەت دەکەم بەڕاستی بۆ هەموو ڕەنج و ماندووبوونەی کە ئێوە دەیدەن. یعنی من دەمەوێت لێرە شاهیدیەک بدەم کە ئەم سەکۆیە بەڕاستی بۆ تا ئەکادیمیایەکی خەڵک
ئەکادمیایەکی سینەمایی و ئاستی زانستیشی بەڕاستی لە پێشە، یعنی هیچی کەمتر نییە لەو ئاکادمیانەی کە مەسلفێکی زۆر و ئیمکانەتێکی زۆریشیان لەبەردەستە ئەمڕۆ لە کوردستانیان لە شوێنی تر هەن. هەر هەمان ئەو بابەتانەی کە لەو ئەکادمیانە باس دەکرێت لێرەش بە جۆرێک لە جۆرەکان باس دەکرێت. ئەمە سەرەتایەکی زۆر گرنگە، هەوڵێکی گرنگە بەڕێ من. جێ دەستخۆشیە من دووبارە دەستخۆشتان یەکەم مامۆستا. ڕاستی مامۆستا ئەم بابەتە ینی شەڕی تایبەت من پێشتر لە کۆمەڵێک سیمینار و محازەرە و شتیوە بە فراوانی داومە لە ئاکاونتوینەکاندا هەیە، بەڵام ئێستا ئەم بابەتە زیاتر پێوەستی دەکەین بە شەڕی تایبەت و سینەما، یان سینەما لە شەڕی تایبەتدا. طبعا سینەما بەلا هەموو شتێک سەرەتا باسەوە بکەم کە سینەما بۆ خۆی هونەرە، لە هەمان کاتدا زمانە، لە هەمان کاتدا هونەرە، لە هەمان کاتدا علمە، ئاخوێندرێ، زانستێک ئاخوێندرێ، لە هەمان کاتدا ڕەهەندی بازرگانی خۆی هەیە، ڕەهەندی پیشەسازی خۆی هەیە. ینی سینەما هونەرێکی مجرد نییە کە بڵێن تەنیا لە هینا بڵێن تەنیا لە بوارێکی بەرتەس کابێ، لە هەموو بوارەکاندا خۆی ئینی خۆی هەیە. ئەمە خاڵێکی تر شەڕی تایبەت طبعا گەلێک ناوی هەیە، ینی شەڕی تایبەت هێزی نەرمی پێڵێن، شەڕی دەرونی پێڵێن، شەڕی عقل ینی شەڕی ئایدۆلۆژی پێڵێن، شەڕی کولتوری پێڵێن، شەڕی بڵێن ئاسابی پێڵێن، شوشتنەوەی عقل و دەماغی پێڵێن. ینی ئەم ناوانە هەمووی ئەکەوێتە چوارچێوەی شەڕی تایبەتەوە. زۆر جار وەکو سۆفت پاوەر یان هێزی نەرم یان جەنگی نەرم بەکاردێ. ئەم بابەتە بەڕاستی بۆچی بەلامەوە گرنگە، چونکو ئێستا سینەما بەو هەموو ڕەهەندەی کە هەیەی بۆتە یەکێک لە کاریگەرترین کایەکانی ژیان لە هەموو دنیادا. تۆ لە ڕێگەی سینەماوە فکر ئاڵوگۆڕەکرێ، شاڵاوی فکریەکرێ، فکر بڵاوەکرێتەوە، سیاست بڵاوەکرێتەوە، ینی پەیام ئەگەیەندرێ. لەبەرەوە ینی مرۆڤ دەتوانێت بڵێ سینەما یەکێک لە گرنگترین ئەو ئامرازانەیە کە بەداخەوە بۆتە ئامرازێکی شەڕی تایبەتیش. طبعا من لێرە کە ئەو قسەیەکەم مەبەستم ئەوە نییە کە کۆی سینەما وایە. سینەما بەو ڕادەیە کە هونەرێکە بۆتە ئامرازی شەڕی تایبەت، بەڵام بە دیوێکی تریشدا بۆتە هونەری نوێبوونەوە، جوانکردنی ژیان، پێشخستنی ژیاری مرۆڤایەتی، پێشکەوتنی ژیاری مرۆڤایەتی. ئێستا سینەما بۆتە کایەکی حتا فکری و فەلسەفی. سینەما لە دۆخێکدایە کە ینی بەشێکی گرنگی ڕۆشنبیری مرۆڤایەتیە. ینی لەو دیوە ئەمە دیوێکی سینەمای، بەڵام دیوەکەی ترێوەی وەکو باسم کرد کراوەتە ئامرازێکش بۆ شەڕی تایبەت. شەڕی تایبەت ینی بۆ خۆی شەڕ دوو جۆرە. جۆرێکیان ئەوەیە کە پێ دەکوتە شەڕی گشتی یان شەڕی سەربازی. بریتە لەو شەڕی کە توندوتیژ و زۆر ئاشکرا و ڕوون و شەڕێکە کە لە بواری سەربازی لە پێشە، توندوتیژی بەکارهێنانی توندوتیژی لە پێشە. ئەمە پێ دەکوتێت شەڕی گشتیان شەڕی سەربازی. شەڕێکی دیکە هەیە لە بەرامبەریا پێ دەکوتێت شەڕی تایبەت. ئەم شەڕە چەکیشی لە ناودا هەموو بوارەکانی دیکە لە بواری کۆمەڵایەتی، لە بواری سیاسی، لە بواری ئابووری، لە بواری کولتوری، لە بواری پەروەردەیی، لە بواری دیبلۆماسی، لە بواری هەموو بوارەکانی تردا شەڕی تایبەت ئەم بوارانە هەمووی ئەگرێتەوە. ڕاستی ناوی لێنراوە شەڕی تایبەت، بەڵام بۆ خۆی لە بنچینەدا شەڕێکی گشتیە. ینی دەبوایە بە شەڕی سەربازەکە بگوترێت شەڕی تایبەت و بە شەڕی تایبەتیش بگوترێت شەڕێکی گشتی. بۆ چونکە شەڕێکی گشتگیرە، شەڕێکی گشتگیرە و هەمەلایەنەیە.
خاڵی تایبەت لەم شەڕەدا ئەوەیە کە بۆی زیاتر بیناسین شەڕێکە ینی تۆ نازانی لەکوێوە کەی چۆن بە چ شێوەیەک بە چ ئامرازێک ئەم شەڕە ئەکرێ و تۆ چۆن مەسە هێرش دەکرێتە سەر لەکوێوە چۆن و بە چ شێوەیەک و لەلایەن کێوە و بە چ ڕەنگێک تو ئەمان دەرکی پێ ناکەیت تاوان مەبەستم ینی کۆمەلگای وشیار دەرکی پێکە بەڵام کۆمەلگا بەگشتی تاکی وشار هەستی پێکات ئەگە کۆمەلگایەک وشیاریش بێت و ئاگای لەخۆ بێت دەرک بە ڕاستەکان بکە ئەتوانێت بزانێت شەڕی تایبەت چیە بەڵام شەڕی تایبەت بۆ خۆی تایبەتمەندێکی وای هەیە کە شەڕێکی شاراوەیە زۆر شەڕێکی ئالۆزە نهێنیە شەڕێکە مرۆڤ دەتوانێت بڵێ شەڕێکی دەرونیە شەڕێکی ڕۆحیە شەڕێکی فکریە شەڕێکی کولتوریە یعنی من لێرەدا زۆر بەڕنووی دەتوانم بڵێم شەڕی تایبەت شای شەڕەکانە شەڕی هەموو شەڕەکانە شەڕێکە بەم شێوەیە بەڕێوە ئەچێ لەبەرەوە هەموو ئامرازەکانی ڕاگەیاندن هونەرەکان پەروەردە دیبلۆماسیەت ئابووری بازرگانی سیخوڕی هەواڵگری هەموو ئەمانە بەکاردەهێنرێ لە شەڕی تایبەتدا تاوان من ناچمە سەر ئەم هەموو بابەتانە چکە زۆر بابەتێکی فراوان و ئالۆز و قوڵە تەنیا لە یەک خاڵدا ئەوڵەدەم باسی بکەم وشەوەیەکە ینی شەڕێکە ئامانجی هەیە کۆمەڵێک ئامانجی خۆی هەیە ئەم شەڕە و شێوازی هەیە بەر لە هەموو شتێک ئەو شەڕە ئامانجی ئەوەیە کە چۆن بتوانرێ شەڕی کۆمەلگایەک بکە کە ئەو کۆمەلگایە لە ڕووی سەربازیەوە تەسلیم نابێ ڕادەست نابێ لە ڕووی سەربازیەوە دەتوانێت بەرخودام بکە بەرگری بکە خۆی بپارێزێ بەڵام بۆ ئەوەی کە لە ڕووی سەربازیەوە ناتوانێت ئەم گەلە ئەم کۆمەلگایە دەستەمە بکرێ بڵێن لەناو ببردرێ قڕ بکرێ ئین بکرێ طبعا لەم چوارچێوەیەدا شەڕی تایبەت دێ ڕۆلی خۆی دەبینێ طبعا لەبەرەوەی شەڕی تایبەت هەم مەسرفێکی زۆر کەمی هەیە هەم زوو ئەگات زوو کاریگەری خۆیەکە ئەمە بەو هۆکارەی کە شەڕێکە دەرکی پێ ناکرێ شاراوەیە نهێنیە و ئالۆزە ئەمانە لەبەر هەموو ئەو هۆیانە شەڕی تایبەت ئێستا بۆتە شەڕی ئەساسی ینی لە ئاسی دنیادا طبعا لەبەرەوەی شەڕی تایبەت مێژوویەکی دوور و درێژی هەیە من لێرەدا هیچ باسی ناکەم لەبەرەوەی ئەو کاتەمان بەشی ناکە لە سیمینار و ئینەکانی تردا بەگشتی باسم کردووە بەڵام شەڕێکە بەم شێوەیە ئین دەبێت کە وشەی شەڕی تایبەت بۆ خۆی سەرەتا ساڵی جەنگی جیهانی دووەم کاتێکە لە جەنگی جیهانی دووەمدا ئەو ژوورەی کە چەرچڵ سەرکردایەتی شەڕەکەی ئەکرد لە ئەو ژوورە ناویان لێ ناوی ژووری شەڕی تایبەت هەموو ئەو بەڵگە و بەڵگەنامە و شتانەی کە لەو ژوورەدا وەکو دیکۆمنت وەکو بەڵگەنامە کۆکرا بوونەوە هەبوون دوای کۆتایی هاتنی شەڕ بەمانەیان دەوت بەڵگەکانی شەڕی تایبەت یعنی ئەم شەڕە لە بەرامبەر ئەڵمانیا چۆن بەڕێوە چووە لە بەرامبەر ئەڵمانیای نازیدا چۆن بەڕێوە چووە بە شێوەیە بەڕێوە چووە یعنی ڕۆڵی پروپاگەندە و ئیشاعات و بەکارهێنانی شەڕی جەنگی دەرونی و جەنگی معلومات و شوشتنەوەی عەقڵ و دایما شکستەکان بەسەرکەوتن لە قەڵەم بدرێت و هەم بەردەوام دوژمن تووشی شلەژان و قەلەق و بێئومێدی و بێ ئین بکات یعنی ئەمانە هەمووی بوونە لادەی شەڕی تایبەت ئیتر دواتر ئەمە بۆتە دەستەواژەیە کە ئێستا بە شێوەیەکی زۆر بەرفراوان بەکاردەهێنرێت زۆر جار وەکو باسم کرد هێزی نەرمیشی پێڵێن جەنگی نەرمیشی پێڵێن سۆفت پاوەر یعنی ئەمانە ئەیە لە بنچینەدا شەڕی تایبەت قورسایە خاتە سەر پرەنسیبێکی ئەساسی خۆی ئەویش ئەوەیە کە گرتنی قەڵا لە ناوەوە گرتنی قەڵا لە ناوەوە واتە قەڵایەک ئەگەر تۆ کۆمەلگا وەکو قەڵایەک حساب بکەیت یان تاکێک فەردێک وەکو قەڵایەک حساب بکەیت ئەو قەڵایە ناتوانانی لە دەرەوە هێرشی بکەیتە سەر ناگیرێ تۆ چۆن دەتوانی قەڵا لە ناوەوە بگریت واتە تۆ کۆمەلگایەک چۆن لە ناوەوە داگیر دەکەیت چۆن کۆنتترۆلی دەکەیت چۆن وای لێ دەکەی کە دەست بەرداری خۆی و ناسنامەی خۆی و مێژووی خۆی و کولتوری خۆی و وڵاتی خۆی و
هەبوونی خۆی ببێ. ئەمە پرەنسیبی ئەساسی شەڕی تایبەتە، یعنی لە گرتن لە ناوەوە، ینی گرتنی قەڵا لە ناوە، واتە گرتنی کۆمەلگا، گرتنی تاکێک چۆن دەتوانرێت بەکەین بکرێت. ئەمە بنچینەی ئەساسی شەڕی تایبەتە. لەبەرەوە کۆمەلگاکان بۆ ئەوی دایمەن بە تایبەتی ئەمە کەی زیاتر پێشکەوت، ینی لە جەنگی یەکەمی جیهانی بەدواوە بەردەوام پێشکەوتووە، بەڵام لە جەنگی دووەمی جیهانیدا کاتێکە شۆرشی ئازادی گەلان، شۆرشی ڕزگاری گەلان لە دنیادا بەڕێوە چوو، گەلان هەوڵان دەدا وڵاتەکانیان ڕزگارکەن، لەو کاتەدا لە بەرامبەر ئەمانەدا زۆر ئەمینە بەکار دەهێنرا. طبعا ئەمە هۆکە ئامرازەکانی زۆر من لێرەدا بەکار نانیمان تابووری پێنجەم و حەسەنجان، بەڵام با ئێمە دوور نەڕوێن، چونکە هەنێ شت هەیە ئەمە ئێستا کە بەڕێستان باسیەکەن، یعنی لەوا چێ باسی ئەو چەمکەت نەکردو کە هونەرمەندان یان خەڵکانێکی دڵسۆز لە بواری ڕۆشنبیری و هونەر و ئەدەبە کە ئەم داهێنانە گەورەیان کردووە سینەما و سینەمایان بۆ خزمەتی پەیامی مرۆڤایەتی بەکارهێناوە. تۆ تا ئێستا باسی ئەوە نەکردووە، بەڵام زیاتر باسی ئەوت کردو کە چۆن سیاسیەکان بە کۆی گشتی ئەم چەمکەیان بەکارهێناوە بۆ مەبەستە سیاسیە گڵاوەکانی خۆیان. ئەی باشە ئەو هونەرمەندانە چی لێ بکەن، ئەو کەسە داهێنەرانە چی لێ بکەن کە سینەمایان داهێنا کە نووسینەکانیان وابوو بەرامبەر بەوان وەستانەوە. بەڵێ سەرەتا دەمان ئێوە خۆتان باشتر ئەزانن کە سینەما سەرەتا وەکو شتێکی کات بەسەربردن، یاریەکی کات بەسەربردن سەرەتا دەستی پێکرد، بەڵام لە سەرەتای سەدەی بیستەمەوە بەدواوە، یان لە ساڵی 2008 بەدواوە ئیتر سینەما کەوتە ناو دۆخێکی ترەوە کە ینی سینەما چۆن دەتوانرێت ببێتە پەیامی سیاسی و ئیدۆلۆژی و فکری تێدا ببێتە سنگەرێکی شەڕ. طبعا سینەما لە مێژووی 125 ساڵەی خۆیدا بە دوو ئاراستە ڕۆیشتووە. سینەمایە کە ئازادی خوازان، پێشکەوتن خوازان، دیموکراتی خوازان، ئەو مرۆڤانەی کە عەوداڵی ئازادی و یەکسانی و دادپەروەری و عەدالەت و ڕزگارین، ئەمانە طبعا گەلێک بواردا ڕۆلی خۆیان بینیوانی دەتوانین برین مێژوویەکی پرسەروەری سینەما هەیە لەم بوارەدا. بەڵام سینەمایەکش هەیە کە لە جەنگی یەکەمی جیهانیەوە دەست پێکات و زۆر بە تایبەتش لە نێوان جەنگی یەکەمی جیهانی و جەنگی دووەمی جیهانیە سینەمایەک دەرکەوت کە بوو بە ئامرازی دەوڵەتە داگیرکەرەکان، بوو بە ئامرازی ڕژێمە سەرکردکەرەکان، بە تایبەتی دوای ئەوەی کە فاشیزم و نازیەت و ئەمانە پێشەکەوێ لە جەنگی دووەمی جیهانیدا، یعنی هیتلەر، مۆسۆلۆنی کە زۆر سینەمایان بەکارهێنا بۆ ئەوەی کە بتوان ئایدۆلۆژیا فاشیستی و نازیەکەی خۆیان بڵاوکەن. بۆ لە چەندین فلیمیان ئێستا من لە لامە لیستێکی بەرفراوانم لە چەندین فلیمیان بەرهەمێنا بۆ ئەوەی کە بڵێن نەژادی ئاری نەژادێکی پاکە، یەهود نەژادێکی پیسە و پێویستە لە ناو ببردرێن، پێویستە قڕ بکرێن. یعنی فلیم و سینەما ڕۆڵێکی زۆر گرنگی لە بینی لە قڕکردنی ئینانە، قڕکردنی یەهودەکاندا و لە بەرامبەر گەلانی تریشدا مەسەلەن ئەم شتە بەڕێوە چوو. طبعا یەکێک لەوانەیە کە زۆر گرنگە لێرەدا باسی بکەم سینەمای هۆلیوودیە. ئەمە سینەمای هۆلیوودی لە ساڵی 2010 بەدواوە ڕۆڵێکی گرنگی بینی کە لەوەی کە سینەما ببێتە ئامرازێکی دەستی سیستەمی سەرمایەی ئەمریکی و بووە چەکێک ئامرازێک لە بەرامبەر هەموو ئازادی خوازان، لە بەرامبەر بزوتنەوەی شۆڕشگەری و سۆسیالیستی دنیا بەکارهێنرا. یەکەمین فلیمێک کە ڕۆڵێکی لەمە بینی فلیمی لەدایکبوونی نەتەوەیەکە کە گریفیس لە ساڵی 1915دا بەرهەمی هێنا. ئەم فلیمە هەم ڕۆڵێکی گرنگی بینی لەوەی کە باکوور و باشووری ئەمریکا یەک بگرێتەوە، هەمیش ینی ڕۆڵێکی گرنگی بینی لەوەی کە ینی ئیدیس گرنگی سینەما دەرکەوت. یعنی لەو کاتە بەدواوە هۆلیوود لە چەندین ئاسدا پەیوەندی لەگەڵ ئیدارەی ئەمریکا هەبوو، هەم لەگەڵ پنتاگۆنە، هەم لەگەڵ CIA، هەم لەگەڵ کۆشکی سپیە. لە هەر سێ ئاستا پەیوەندی ینی سینەما ئیتر کەوتە ژێر کێفی ئەم سێ جەمسەرەی ئیدارەی ئەمریکی، بە تایبەتی سەرەتا لەگەڵ پنتاگۆنە
لەگەڵ پنتاگۆنە ئینەی بەست ینی یەکەمین پەیوەندی هۆلیۆت لەگەڵ ئیدارەی ئەمریکا لە ڕێگەی پنتاگۆن بوو کە هەم ئەمریکا ئەنی پنتاگۆن لە ینی وەزارەتی بەرگری ئەمریکی هەم چەک و تەقەمەنی سەربازی و سەرباز ئەنی سوپای خستە خزمەتی سینەماوە لێرە لەم مۆزوعی کە بەڕێستا باسی کردەمە من باوانەکەوێتەوە من لایەنگیری نییە بۆ ئەمریکا لە بەرۆی ئێستا لە ئەمریکا دانیشتوم یا بۆ جیهانی سەرمایەداری من ناوە ئەو باوەڕم نییە بەڵام من لای خۆمەوە باوەڕم بەوەیە سینەما ئەبێ بازار بۆ خۆی دروستکات وەلا ئەمریکاشە هۆلیوود و سینەما و هەموو فیلم سازان لە ئەمریکا یەکێک لە چەمکەکانی شۆڕشیان هەوڵدانیان بۆ گەشەدانیان بۆ سینەما دروستکردنی بازار بوو چونکە بۆ لە دەوڵەتێکی سەرمایەدارین و ئەگەر بازارش دروست نەکەن ئەبنە کرێگرتەی دەسەڵات بەڵام کاتێک کە بازاڕیان دروست کرد نەمون بە کرێگرتەی دەسەڵات لە زۆر لە فیلمەکانیانە زۆر فیلم هەبووە ئەسڵەن بەرەو ڕووی دەسەڵات بوونەتەوە توانیانە کاریگەری لەسەر کۆنگرێس و با بڵێن سەنە تا بکەن بۆ گۆڕینی دەستور لە خزمەتی مرۆڤە لە خزمەتی هاوڵاتیانە وە لە هەمان کاتیشە چەمکە بازرگانیەکەشیان گرتو بوو یعنی بە هەردوو چەمکەکە بەڵام خزمەتی مرۆڤایەتی باشیان کردو بوو بۆ نمونە باەمە دوور نەڕۆین یعنی یەکێک لەوانە فیلمەکەی ڕامبۆ فێرس بڵاد یعنی یەکەم دڵۆپە خوێن یەکەمیان ئەڵێم باسی دووەم و سێمی ناکەم خۆیەکەمیان بۆ بەرەنگار بوونەوەی دژی شەڕی و پاراستنی ژیان و پاراستنی مافی سەربازێکی ئەمریکی بۆ هاوڵاتیەکی ئەمریکی تاکی ئەمریکی بەڵام لە هەمان کاتشە وەکو بەتەڵێکی تاکە کەسی پێشانیەدا ئەمەیان ڕۆ بازرگانیەکەیەتی و چەمکەکەی و سیمای سینەمای هۆلیوودە بۆ ئەوشیان نەڵین ئەوانەش هەبوونە خۆ مەسەن ڕۆبەرتۆ دینیرۆ کاتێک کە ترامپ بەرامبەر بە کورد وەستایەوە و بە تایبەتی لە ڕۆژاوە ڕۆبرتۆ دینیرۆ کردی بەهەرا و زۆربەی فیلم سازانی ئەمریکی لەگەڵ یابوون ئەمانەش هەبوون وەنیە بەستمەوەی با ئەم چەمکەش ئاگامان لێبێت لەم چەمکەشەوە لە ڕێی بازرگانیەوە توانیان ینی ئیشێکی باشکەن بەڵام لە رووسیاشە کە گوایە یەکێتی سۆڤێت و جیهانی سەرمایەداری بوو بەڵام دەسەڵات لەبەرەوەی دەسەڵات زیاتر پشتگیری ئەو سینەمایەیە کرد ئەوانش کۆمەڵێشیتیان کرد لە خزمەتی دەسەڵاتە بوو لە خۆزمەتی شۆڤێنەتی ستالینە بوو کە ستالین گەورەترین ڕاگوێز و وێرانکردنی هەر تەفروتە ناکردنی میلەتی کوردی کرد ئەی ئەوەیان بڵێن چی خۆش دنیای سۆشیالیستی بوو هاوبەشی بوو کە من و تۆش لەوەی باوەڕمان بەو دنیاە بێت بۆ فەلسەفەیە بێت بەڵێ کاکە بەڵێ خۆی من دەمویستم سەرەتا ئەو سەردا پەیوەندی نێوان سینەما و دەسەڵاتی ئەمریکی باس بکەم یعنی لە هۆلیوود لە ساڵی یعنی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە تا شەڕی ڤێتنام تا شەڕی ڤێتنام یعنی مرۆڤ دەتوانێت بڵێ بە گشتی پەیوەندی نێوان هۆلیوود و ئیدارەی ئەمریکی بە هەر سێ قوتبە ئاساسیەکەیان CIA و کۆشکی سپی و پنتاگۆن بە شێوەیەکی زۆر پتە و پەیوەندێکی زۆر پتەویان بەیەکەوە هەبووە زۆر فلیمیش بە ڕێنماییەکانی پنتاگۆن و ینی بڵێن پنتاگۆن و CIA و کۆشکی ئەمریکی کۆشکی سپیدا بڕێوەچوو بەڵام ئەنجەمیستم ئەو بابەتە باسکەم بەڕاستی بەڵام لە کاتی جەنگی ئەمریکا بەرامبەر بە ڤێتنام ئەو کاتە دوو ڕەوتی دژ بە یەک لە سینەمای ئەمریکیدا دەرکەوت ئەو خاڵی کە بەڕێزت باسی دەکەی ڕاستە لەو کاتەدایان لە جەنگی ڤێتنام کە دەستی پێکرد هۆلیوود بوو بە دوو بەش بەشێکیان کە جەنگەکەیان ڕەوا بینی باشە بینی سەرکەوتنەکانیان دایمەن ئەمریکا سەرکەوتووە سەرەکەوێ نازانم زۆر شت بە ئیجابی باسی ئەو شاڵاوە داگیرکەری ئەمریکایان دەکرد بەڵام لە بەرامبەر ئەوە ڕەوتێکی دیکەش هەر لەناو خودی سینەمای ئەمریکییانێ هۆلیوودیدا دەرکەوت کە دژی ئەو جەنگە بوو کە ئەم جەنگە بێسوودا داگیرکاریە
سەربازەکان هەموو تووشی نەخۆشی دەرونی ئەبن ینی حتا سایق تەکسی ئەو شفێری تەکسیەوەی سەربەزی یەکێکە لەو فلیمانەیە کە لە بەرهەمی دوای جەنگ کابرا لە جەنگ هاتۆتەوە تووشی نامۆبوونێکی سەیر دەبێت ینی چەندین فلیمی دیکە مەبەستم لێرەدا ئەو خاڵەیە ینی پەیوەندی نێوان سینەما ینی هۆلیوود لەگەڵ ئیدارەی ئەمریکا بە هەموو نەکانیەوە پەیوەندێکی تا سەرەتا زۆر باش ئەنیم بووە پەیوەندێکی تۆکمە بووە زۆر کەم فلیمێک ئەبینین کە لە دەرەوەی سیاسەتی و استراتیژ و ئایدۆلۆژیای لیبرالیزمی ئەمریکیدا هەبێ زۆر کەم ئەبینرێ ئەوەندێک کە من ینی پێکردێ ینی ئاگادار بم ئەوەندێک کە من لەسەری خوێند بێتمەوە بەڵام لە جەنگی ڤێتنام بەدواوە تاوەکو ئێستاش تا مایکل مۆر و ئەمانەی کە ئێستا بڵێن سینەمایەکی دژە لەناو هۆلیۆدە بەڵام دژە هۆلیۆدە ئەم ڕەوتە تاوەکو ئێستا هەیە یان لە سینەمای هۆلیۆدیا ڕەوتێکی دیکە هەیە کە دژی سیاسەت و ئیدارەی ئەمریکیە و سینەمایەکی بەرزیشە تەبان نانی ئەو خاڵی کە جەناب باس دەکرد لەم دووەدا ڕاستە بەڵام من مەبەستم لێرەدا لەبەرەوەی بابەتەکەمان زیاتر لەسەر شەڕی تایبەتە بۆ ویستم زیاتر قۆسایی بخەمە سەر ئەم دیوە ینی شەڕی ینی هۆلیۆد کە قەڵای فکری قەڵای کولتوری سیستەمی سەرمایه‌داریە دەبێت ئەو ڕاستیە بزانین ینی هۆلیۆد وەکو قەڵایەکی کولتوری و ئایدۆلۆژی سیستەمی سەرمایه‌داریە ینی ئەمریکا لە ڕێگەی هۆلیۆدەوە توانیوێتی کە کولتوری خۆی فکری خۆی ئایدۆلۆژیای خۆی سیاسەتی خۆی هەژمونی خۆی بەسەر دنیا بەڕاستی زاڵ بکات ینی ئەمریکا کە ئەگەر ئەمڕۆ زاڵیەکی هەیە هەژمونێکی هەیە بە سەرباز و بە عسکەرەکانی و بە چەکە سەربازەکانی نییە بەڵکو بە هێزی نەرمە کە سینەما لێرەدا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە ینی بەڵام دیوێکی من لێرە کات حەسەن جان دوێکی دیکەشەوە بەڕێستان باستان کرد سینەمای بەڵێ من بۆ پارسەنگی با بڵێن ئەم بۆ چوونەی ئێستای بەڕێستان ئەمە ئاڵێم کاتێک کە لە ئابووری ئەم وڵاتە داتەپی لە زمانی سەردەمی دەسەڵاتی بۆشی کوڕ بەڵام کە ئۆباما هاتە سەردەسەڵات ئەویان کۆماری بوو ئەمیان دیموکرات بوو تۆ سەیری ئەمەکە ئەمە دەوڵەت وایە لێرە سینەما تا ئێستا گەورەترین چەندی ئابووریە و خزمەت بە وڵاتی ئەمریکا ئەکات یعنی ئەمە وایە بەڵام زۆر کەمپەنی زۆر جێگە لەو کاتی کە ئابووری داتەپی بوو ئەوانش داڕوخان کەمپەنیەکان هەڵوەشانەوە نەمان لەبەرەوەی نەیان نەتوانی بەرهەمەکانیان فرۆش ناکرا کاڵاکانیان لە کارگەکانە مایەوە ئێترە ئەو کارگە و ئەو جێگانە و کەمپەنیانە هەمویان فەشەلیانێنە ئەمریکا ئۆباما پارەی تایبەتی تەرخان کرد بۆ سینەما کە نێڵێ سینەما پەشی بکەوێت چونکە سینەمای وەکو هێزی سەربازی و هێزی بگرێ لە سەربازیش گرنگتر هێزی FBI با بڵێن زانیاری بۆ وڵاتان ناردەی وڵاتان لەلا پێ گرنگ بوو هەموو هەوڵێکیانەوە بوو چاویان لەوە بنێڵن کەرتی سینەما پەکی بکەوێت کەرتی سیارە پارەیان بۆ تەرخان کرد کەرتی ترومبێل یەکیان چونکە ئەوە سیمای وڵاتەکەیانە مەسەلەن کەمپەنی GMC و شۆفرلێت و کرایسلەر نەیانهێشت فۆرد نەیانهێشت بەڵام سینەمای زۆر بەلاوەمە بەس بۆ اینجا من بۆ پارسەنگی ئەو قسەی بەڕێستە ینی کەوتنی هۆلیۆد کەوتنی سیستەمی سەرمایه‌داری ئەمریکایە دەبێ ئەو ڕاستی بزان ینی هۆلیۆد گاڵتە نییە هۆلیۆد تەنیا بریتی نەکەرەوەش کاک حەسەن جان یعنی من و تۆ بینیمان ئێمە لە کاتی جەنگی عێراق ئێرانە ئەمریکایە کەنداوە یعنی خەڵکێکی زۆری عێراق زۆربەی عێراق تەنانەتەوەی باسیەکانش ئیتر ئەمریکایان زۆر لا گەورە بوو ئەمریکایان هینی ئەو فلیمانی کە لە ناو فیلمانیانە هەبوو خەیاڵیانە ئاهاتن باسییانە کردیان عێراق توانێ بەرامبەر بەوە بۆستێتەوە تەسەور کە یعنی شتی خەیاڵی هەبوو لە فیلمەکانە خەنەعەتی هەبوو هەیان بێت ئەمریکا وای جاخۆی ینی هۆلیۆد بۆ ئەمریکا گاڵتە نییە ینی تەنیا بریتینە لە کۆمەڵە کۆمپانیای سینەما و بەرهەمێنانی سینەما و بەرهێنانی سینەما ینی هۆلیۆد قەڵایەکی گەورەی
ئەم سیستەمی ئەمریکا قەڵایەکی گەورەی سیستەمی لیبرالیزم ینی لەبەرەوە هەر شتێک بکەوێت لەوانەیە نێڵن سینە هۆلیوود بکەوێت ئەمە ڕاستیەکە بەڵام ئەوەی کە گرنگە مرۆڤ بیزانێت لەناو هۆلیوودا دوو ڕەوت هەیە ڕەوتێکی هۆلیوودی هەیە کە بە گوێرەی سیاست و استراتیژ و فەلسەفەی ئەمریکی بەڕێواچێ سینەمایەکی دیکەش هەیە کە ڕێک بە پێچوانەی ئەمەوە بەڕێواچێ زیاتر دژە سیاسەتی ئەمریکی دژە استراتیژی ئەمریکی ئاینەکان طبعا ئەمە وەکو باسم کرد لە شەڕی ڤێتنامەوە دەستی پێکرد دواتر لە جەنگی عێراق ئێران عفو جەنگی ئەفغانستاندا جەنگی عێراقدا مەسەلەی 11 سێپتەمبەر و ئەمانە هەمووی ئەم دوو ڕەوتە تاوەکو ئێستاش دش بە یەک لەناو سینەمای ئەمریکیدا هەیە ینی فیلمێک هەیە کە پەسنی داگیرکردنی ئەفغانستانەدا چەند فیلمێکشێ لە بەرامبەرەوە دژی ئەم فیلمە ئەم سیاسەتە ئاوەستێتەوە فیلمێک هەیە باس لە قارەمانێتی و پاڵەوانێتی ئەمریکیەکان دەکات لە ڕزگارکردنی گەلی عێراق یان گەلانی عێراق لە سەدام بەڵام فیلمگەلێکی دیکەش هەیە باسی ئەوەکەن کە هەموو ئەو بەهانە و بیانوانەی کە بۆ شەڕی عێراق هەبوو جەنگی عێراق و ڕوخانی سەدام هەبوو هەمووی بێ بەهانە بوو هیچ موادێکی کیمیاویشیان نەدۆزی مەسەل ئەمەە ینی لە جەنگی ڤێتنامەوە دواتر 11 سێپتەمبەر دواتر شەڕی ئەفغانستان شەڕی داگیرکردنی عێراق و تاوەکو ئێستاش ئەم شتا هەیە طبعا قۆناغێکی دیکە شێ من ئەوەش نەچی پێش بچمە سەر بابەتەکانی تر لە جەنگی ساردا لە جەنگی سارد لە قۆناغی جەنگی ساردی نێوان بلۆکی سۆڤێتی و بلۆکی ئەمریکی سینەما لە هەردوو جەبهەدا ڕۆڵێکی زۆریان بینی لە ینی بوو بە سەنگەرێکی شەڕ لە بەرامبەر یەکتر ینی تەمان سۆڤێتیش لە ئێزنیشتاینەوە بەدواوە سێرجی ئێزنیشتاین بەدواوە سینەمایەکی دەوڵەتی بەڕێوەچوو لە چوارچەوەی ئایدۆلۆژیای ئەوەی کە بڵێن ناوی لێنرابوو سۆسیالیزم ینی بەڕاستی سۆسیالیزم نەبوو سوسیالیزمی ئێمە پێم باشە ناوی منە سۆسیالیزمی بنیادراوە یعنی ئەوەی کە مشەیەدە یان دروست کراوە ئەمانیش ڕۆڵێکی گرنگیان هێناوە لە چۆن سۆڤێت گەلان ڕزگارەکە چۆن سۆڤێت عەدالەت و ئازادی و یەکسانی و دیموکراسی و هەموو شتێکی تایە لە بەرامبەر ئەوەش سینەمای هۆلیوودی شەڕێکی گەورەیان لە جەنگی ساردا سینەمای ڕۆڵێکی زۆر گرنگیان بوو ئێوە بەبیرتان دێ لە سەردەمی ڕێگندا پێیان دەگوت جەنگی ئەستێرەکان ینی کە ڕێگن بۆ خۆشی سینەماکارێک بوو ڕۆڵێکی گرنگی بینی لە بەرزکردنەوەی ئەم شەڕی نێوان هەردوو بلۆک لە هینی سینەماوە لە کای سینەمادا تەمام بارەکان تر باسی ناکەین جا لەبەر ئەوە من دەمێت ئەوە باسکەم کە سینەما چۆن بۆتە ئامرازێک بۆ ئازادی بۆ ڕزگاری بۆ شیارکردنەوە بۆ گەنگەشەی فکری فەلسەفی لە هەمان کاتیشدا بۆتە ئامرازێکیش بەدەست فاشیزم بەدەست لیبرالیزم بەدەست نازیەت بەدەست حتا زایۆنیزم بەدەست بڵێن ئایدۆلۆژیەتە دواکەوتو پاشکەوتو فێندەمێنتاڵەکان ینی ناسیۆنالیزم ئەمانە هەمووی ینی لە سینەمادا بۆتە هینێک ینی جەنگی نەرم شەڕی تایبەت لەو فلیمانە مرۆڤ دەتوانێت زۆر بەڕوونی دوو ڕووباری سینەما بین ڕووبارێکە کە سینەمایەکی ئازادی خوازیە سینەمایەکی بەرخودانوانیە سینەمایەکی بەرزە سینەمایەکی دیکەشێ لە بەرامبەریە سینەمایەکی هەیە کە بۆتە ئامرازێک بۆ جەنگی تایبەت یان شەڕی تایبەت یان جەنگی نەرم ئەمە هەردووکی هەیە من لەبەرەوەی کات کەم ناچمە ناو هەموو لەکاریەوانە بەڵام دەبێت ئەوە تێبگەین کە ئیسرائیل یان زایۆنیزم بەگشتی فاشیزم نازیەت ئەمانە بەگشتی ینی سینەمایان بەکارهێناوە و زنجیرەیەکی دوو درێژی لیستێکی دوو درێژی فلیمیان هەیە کە پێ دەگوترێت سینەمای نازی یان سینەمای فاشی یان سینەمای سیاسی یان سینەمای یعنی ئەمانە هەمووی هەیە یان سینەمای زایۆنی یعنی ئەم مینان هەیە بەڵام لە بەرامبەر شتێوەکو باسمان کرد بۆی ئەم خاڵە بەتواتی لای بێت ئەوەیە کە سینەمایەکی شەیە کە دژی ئەم مینە بەڕێوەچوە بەمانایەکی دیکە ئەوەی کە زۆر ئێستا پرسایی بخێنە سەر ئەوەیە کە سینەما چۆن بۆتە ئامرازێک بۆ شەڕی تایبەت
یان چۆن بۆتە ئامرازێکی چەکی هێزی نەرم یان شەڕی جەنگی نەرم ئەمە لە ئاست دنیاە من دەتوانم بڵێم لە ساڵی جەنگی یەکەمی جیهانی بەدواوە تاوەکو ئێستا زۆر بەخۆڵی و بەرفراوانی ڕووی داوە تەمان لە سینەما لەبەرەوەی شەڕی تایبەت لەناو هەموو کۆمەلگا بە ئامانجەکرێت بەڵام لەناو کۆمەلگاشدا سێ توێژ یان سێ چین سێ بەشی کۆمەلگا بە ئامانجەگرێ کە یەک مناڵە دوو ژنە سێ گەنجە مناڵ ژن گەنج ینی ئامانجێکی ئەساسی جەنگی شەڕی تایبەت بەگشتی و لەناو سینەماشدا بە تایبەت کە ئەمانە ئینێگەبێت مەسەر ئێمە هەر بۆ بیرهێنانەوە ئێمە خۆشمان ڕنگ بێ لە هەمان نەوە بین ینی لە زەمەنی سەدامدا هەموو ئەو فلیمانێکە ینی لە ساڵی هەفتاونەوە بەدواوە ینی ساڵی هەفتاونەوە بەدواوە تا سەدامی ژوقا هەموو فلیمەکان فلیمی جەنگی بوون ینی فلیمی ڤێتنامی ئەمریکی کۆری کوبی سۆڤێتی نازام چی هەموو ئەم فلیمانە فلیمی جەنگی بوون و هەموو ئەفلام کارتۆنەکانیش بەگشتی ئەو ئەفلام کارتۆنانە بوون کە زیاتر جەنگ و شەڕ و شۆڕی تیاوە و گریندایزەر و ئەمانە ینی ئەمە بۆچی وا بوو بۆچی ئەم مینە بوو بۆی کە کۆمەلگا ئامادە بکە بۆ شەڕ دەروونێکی شەڕ دۆخێکی شەڕ ینی هەموو کۆمەلگا بک بە سەرباز بە سەربازکردنی کۆمەلگا لە زەمەنی عراقیە لە زەمەنی سەدامە لە هەشتا بەدواوە بەم شێوەیە بەڕێوە ینی ئەوەکو نمونەیەک کە دەمێ باسی بکەم هەرچەندە عێراقش بۆ خۆی هەندێک کۆمەڵێک فلیمی جەنگی بەرامێنە بەڵام بەم شێوەیە هەبوو ینی لێرەدا دەگەین ئەو خاڵێک کە ینی مناڵ گەنج مەسەن لە سینەمای هۆلیوودیە ژن تەمان لەو بەشەی کە باسمان لەو بەشەی کە بۆتە ئامرازی جەنگی تایبەت ژن تایە وەکو کاڵایەک وەکو ئامرازی ورازێکی بەکاردەهێنرێ تەمان لە سیستەمی سەرمایه‌داریدا لە شەڕی تایبەتی سیستەمی سەرمایه‌داریدا سێ شت زۆر گرنگی پێ ئەدەن یەک ینی سێکس ینی ئەگەر ناوی لێ بنێ سێ ئێسەکە سێکس سیپۆر سینەما سێکس سیپۆر سینەما ینی ئەم سێشتا لە هۆلیۆدا لە گشتی شەڕی تایبەتی سیستەمی سەرمایه‌داری بەڵام لە هۆلیۆدا بە تایبەت سێکس و یان لە سینەمادا زۆر زۆر بە شێوەیەکی گرنگی پێدراوە و بۆتە پیشەسازیەک ینی بە کاڵاکردنی ژن هێنا تەمان لە گەلێک فلیمی کارتۆنی و ئەنیمەیشن و ئەمانەدا ینی جەنگ ینی مناڵ ئامادەکردن بۆ جەنگ و ڕۆحێکی شەڕانگەیزی و ئەمانە لە گەلێک ئەنیمەیشندا مرۆڤ دەتوانێت ئەمەش ئەم جەنگەش ببینێکە چۆن مناڵێک پەروەردە بکەیت بۆ داهاتوو کە ببێتە ئامرازێکی ئەم پیۆنێکی دەستی سیستەمی سەرمایه‌داری ئەمە تەمان لە هۆلیووددا بەم شێوەیە هەبووە هەموو مەسەلەن لە سینەمای فاشیزم و نازیەت و زایۆنیزم و ئەمانەشدا کە ئەمڕۆ لە سینەمای بڵێن فەندەمێنتالیستی دینیشدا ئیسلامی ئەمانەش بە شێوەیەکی زۆر وەکو هێز ئەنی جۆرێک لە شەڕی تایبەت ینی چەندین فلیمی دینیمان هەیە کە ئەم فلیمە دینیانە ئیتر لەسەر هەر بە دینێک سەر بە هەر دینێک بێ کە لە چوارچێوەی شەڕی تایبەتدا فلیمەکان ئامادە کراوە ینی وانیشان دەدەن کە ئەوە جنگاوەرانی دینی فڵان کە ئینسانی باشن ئادا عادلن ئازادی خوازن هاتوون بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی هارکردن بۆ ڕزگارکردنی بەشەریەت زۆر بەڕەحمن کۆی لە ناکوژن نازانم ئاسیر ناکوژن ینی ئەمە لە سینەمای ئیسلامی لە سینەمای مەسیحی لە سینەمای زایۆنیدا زۆر زۆر بەڕوونی مرۆڤ ئەوانە دەبینێت ینی بەگشتی سینەما لە چوارچێوەی ئایدۆلۆژیاکاندا ئەو ئایدۆلۆژیانەی کە بڵێن دژە مرۆڤایەتی هەمویان دەبنە هۆکارێک بۆی کە جۆرێک لە دەمارگیری پێش بخەن دەمارگیری ینی بڵێن تعسب پێشخەن اینجا ئەمە دەمارگیری نەتەوەیی بێ دەمارگیری مەذهبی بێ دەمارگیری ئاینی بێ دەمارگیری حتا خێڵەکی و دەمارگیری قەبەلی و دەمارگیری این لانی لە سینەمادا ئەم ئینانە وەکو هێزێکی نەرم وەکو جەنگێکی نەرم لە سینەمادا زۆر ڕەنگی داوەتەوە دەمارگیری گەلێک
فیلمی ڕاستیستی دەبینین، فیلمی نەجات پەرستی دەبینین، فیلمی مەذهبی دەبینین، فیلمی ناسیۆنالیستی دەبینین، حتا فیلمی وەکو باسمان کرد فاشیستی و نازیەت دەبینین. ئەمانە لە ئاسی دنیاە هەیە. طبعا من زۆر ناچمە سەر ئەو بابەتانە. ئەوەی کە مرۆڤ تێبگە ئەوەیە کە هۆلیوود یعنی برێن شەڕی تایبەت بە گشتی طبعا هۆلیوود مەبەستمان لێرە تەنیا ئەو بەرهەمانە نین کە لە هۆلیووددا بەرهەمێنراوە، بۆی کە بە هەڵە تێنەگەین. هۆلیوود جۆرێکە مۆدیلێکە، عەقڵێتێکە، کولتورێکە. يعني زۆر فیلم هەیە لە هۆلیوودیشە بەرەم نهاتوون بەڵام هۆلیوودی. يعني مثلا فیلمەکانی تورکیا کە ئەوانەی کە لە یەشیل شام، یەشیل شامیش شوێنێکە وەکو چۆن لە هۆلیوود هەیە لە ئەمریکا، یەشیل شامیش لە تورکیا هەیە. هەموو فیلمەکانی یەشیل شام طبعا فیلمی یەلماس بۆنای بەدەر لە بابەتەیە. فیلمەکان فیلمی هۆلیوودین بە عەقڵ و بە کولتوری هۆلیوودی، بەڵام بە فاشیزمی تورکی بەرام هاتووە. يعني دواتر بە وردی باسی دەکەم کە سینەمای کوردی ینی سینەمای تورکی چۆن باسی کوردی کردووە. يعني مرۆڤ لەوە تێدەگات کە لە سینەمادا ئەم هینا بە شێوەیەکی بەرفراوان مرۆڤ دەتوانێت بیبینێ. سینەمای عەفو کاک حەسەن جان، لێرە هاوڕێمان کاک مەهدی جافەزان ئەم ناگام لە بابەتەکەت ێزانم کە دێتە سەر و چەمکەشەڵێ ڕێز و سڵاوم بۆتانەیە بە بڕوای من باسەکەتان بە فیلم و کێشەی کورد و گرنگجی فیلم بۆ کورد باز بکەن باشترە. ئەلبەتە ئەمە چەمکێکی کەی بابەتەکەتە دوای ئەمە دێتە سەرەوە. من لەو بڕوایم یعنی وەکو لە گەنگەشەیەکی نێوان خۆم و خۆتە هەستم کردو اینجا بۆیە مێ کاک مادی ئاگادارکەینەوەلەوە بڵێ ئەچینە سەرە و چەمکەش، بەڵام جارێ وا لەسەر چەمکی بوارە گشتی جیهانیە. بەڵێ بەڵێ، یعنی منش خەریک بوو بێمە سەرم بابەتە لەگەڵ باسمە کرد کە ینی کورد و شەڕی تایبەت و سینەما. یعنی ئەمە بابەتێکی کە بەڕاستی ئامانجی سەرەکیش من لەم سیمیناران ئەوە بوو کە باس دەکەین کە کورد لە شوێی شەڕی تایبەتی سینەمادایە. ئەم بابەتە باسی بکەم. بەڵێ کاک حەسەن جانی ئێمە ناتوانین یعنی کاتێک کە باسی فیلم و فیلمسازی و سینەماکەی ناتوانین باسی سینەمای مەسەلەن ئیتاڵیە، فەڕەنسیە، ئەمریکیە، هاڵیوودە نەیکەین لە هەموو چەمکەکانە، چونکە لە هەموو چەمکەکانە ئەمانە ئەرێنی و نەرێنیانتیایە. ئیتر ئەرێنیەکە ئەوەیە کە کەسانی دڵسۆزێ و کەسانی خەمخۆری پرسی مرۆڤایەتیە و کەسە سیاسیەکانیش ئەوانەی کە لە ڕێ سیاسیەکانەوە ئیشی لەسەرەکەنەوە لە کوردستانیش هەیە و لەوەیە لە کوردستان زیاتری شەبێتە و کێشانەمان هەرەبێ لە هەموو دنیاە. بەڵێ یعنی ئێستا شەپۆلی نوێی فەڕەنسی، ریالیزمی ئیتاڵی مەسەلەن ئەمانە ئەو فلیمەن ئەو مۆدیلی فلیمەن کە لە بەرامبەر هۆلیووددا پەریانسەند فلیمی ئازادی خوازین، فلیمی پێشکەوت خوازین مەسەلەن ئەمە من نەمویست زۆر بکەمەوە بابەتە. بەڵام بێمە سەر بابەتی سینەما و شەڕی تایبەت و کورد. طبعا شەڕی تایبەت لە بەرامبەر کورد مێژووی شەڕی تایبەت لە بەرامبەر کورد زۆر دوور و درێژە. یعنی زۆر کۆنە من لە سیمینارەکەمدا تەمەنی 4500 ساڵی شەڕی تایبەت من باس کردووە، من لێرەدا باسی ناکەم بابەتێکی دوور درێژە. بەڵام من دەمێ سەر شەڕی تایبەت. طبعا داگیرکەرانی کوردستان هەر چوار داگیرکەرەکە هەم بە هەموو هاوکات لەگەڵ شاڵاوی سەربازی و عسکەری و ئەنفالکردن و قڕکردن و ئەمانە کۆمەڵکوژی شەڕێکی دیکەشیان بەکارهێناوە شەڕی تایبەتە. شەڕی تایبەتیش لە هەموو بوارێکدا، لە بواری پەروەردە، لە بواری کولتوری، لە بواری ئابووری، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری سیاسی، لە بواری پەروەردەی فکری، هەموو بوارەکاندا شەڕی تایبەتیان بەکارهێنا. بەڵام ئێستا قسەمان تەنیا لەسەر سینەمایە. داگیرکەرانی کوردستان زۆر بە تایبەتیش عێراق و تورکیا و ئێران و سووریاش تەمەن تا ڕادەیەک شەڕی تایبەتیان لە بەرامبەر کورد بەکارهێناوە لە ڕێگەی سینەما و ڕاگەیاندنەوە. من ئێستا باسی ڕاگەیاندن ناکەم، تەنیا دێمە سەر سینەما. سینەما طبعا بۆ من لە تورکیا بابینێ سەر نمونەی تورکیا. لە تورکیا ساڵی 1961 بۆ جاری یەکەم دائیرەیەک دروست کرا بە ناوی دائیرەی شەڕی تایبەت. ئۆزەل ساوەش دائیرەسی، یعنی هەر بەو ناوەیە دائیرەی شەڕی تایبەت. لە ساڵی 61ەوە دائیرەیەکیان هەیە بە ناوی دائیرەی شەڕی تایبەت. ئەم دائیرەیە طبعا ئەرگەنەکۆن و ئەمانەش لە ناویدا
جێگە دەگرن دایرەیەکی هینە لە ساڵی 61ەوە سەرەتا لە بەرامبەر سۆسیالیزم و کۆمونیزم و ئەمانە ئەم جەنگیان دەست پێ کرد بەڵام دواتر دەستیان پێ کرد لە بەرامبەر بە کوردیش لەبەرەوەی کوردی دەستی بە بجووتنەوە و تێکۆشان و ئەم شتانە کرد شەڕی تایبەت لە بەرامبەر کوردیش بەڕێوە چوو لە پەنجاکان بەدواوە لە شەستەکان بەدواوە زۆر بەڕوونی شەپۆڵێکی بەرفراوان زنجیرەیەکی دوور درێژی فیلمی تورکی لە بەرامبەر کورد بەرهەمێنرا زۆر بە تایبەتیش کە ئەوەی کە ینی فیلمی زیاتر هین کرد عاتف یلماس کە زۆرترین فیلمی لەسەر کورتەیە هەموو فیلمەکانیشی لە چوارچێوەی شەڕی تایبەتدا بەڕێوە بردووە طبعا لە فیلمەکانی عاتف یلمازدا طبعا یەکی تریشە ناوی حسێن پەیدا یعنی ئەویش بە هەمان شێوە هەیە ئەم دوو کەسە یان زۆر بە تایبەتیش من عاتف یلماز بڵێم فیلمەکانی هەمووی لەسەر وەکو ئەوان لە نێو دووکەوانە ناویان لێناوە باشووری ڕۆژهەڵات باشووری ڕۆژهەڵات مەبەستیان باکووری کوردستانە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا مەبەستیان باکووری کوردستانە هەموو فیلمەکانیان لەسەر خەڵکی کوردە و کورد لە سینەمای تورکیدا یەک زۆر دواکەوتووە نەخوێندەوارە شەڕانگێزە دز و جەردەیە تاڵانکارە پیا و کوژە ژن هەڵگرە ژن کوژە ینی ئەمانە بە شێوەیەک لایینە و خەڵکی باشووری ڕۆژهەڵات یان باکووری کوردستان خەڵکێکی دواکەوتوو نەزان و گوندنشین و هینن قاچاقچین ینی لە هەموو فیلمەکانی عاتف یلمازدا کە سەرەتا هەموو فیلمەکانشی سەبارەت بە گوندەکانی باکووری کوردستان بوو زیاتر قورسایی خستە سەر لایەنە نێگەتیڤەکانی کۆمەلگای کوردی و کوردی وەکو جۆرێک لە ینی لای ئێمە پێڵێن بەدێوکردن بەدێوکردنیان بە ئیبلیسکردنی ئینسان یان بە ئیبلیسکردنی کورد بەدێوکردنی بە ناشرینکردنی کورد فیلمەکانی لەو چوارچێوەدا بەڕێوە چوو و گەلێک فیلمیان بەرهەمهێنا لە تورکیا لەو چوارچێوەدا بەڕێوە چوو دواتر عاتف یلماز دەستبەرداری فیلمەکانی بوو لەسەر کورد هاتە کورد لە شارەکان اینجا لە شارەکان کوردی دزن ڕێگرن جەردەنە بێ ئیشن تەمبەڵن کۆیلەنە نۆکەرن دوانی بێ سیستەمن بێ نیزامن نەخوێندەوارن ئەمانە هەمووی لە سینەمەکانی کە فیلمەکانی عاتف یلماز کە قورسایی خستە سەر شارەکانی باکووری کوردستان لەو چوارچێوەدا سینەمای تورکی ینی نزیک بە 70 ساڵ دەتوانم بڵێم 70 ساڵ تاوەکو ئێستا سینەمایەکی شەڕی تایبەت لە بەرامبەر کورد بەڕێوە چووە تەمان ئەمە زۆر بە بەرفراوانی بەڕێوەچوە تەنیا عاتف یلماز و حسێن پەیدا نەبوون ینی مەسەن فیلمەکانی ئیبراهیم تاتلیساز کە هەمووی لە چوارچێوەی شەڕی تایبەتدا بەڕێوە چووە هەم گۆرانی و فۆکلۆری کوردیان دزی و کردیان بە تورکی لەلایەکەوە هەمیش لەلایەکی دیکەوە کە ینی مرۆڤەکانی کوردیان زیاتر ینی خیتابی غەریزەکانی مرۆڤیان دەکرد کە بەتایبەتی مەسەلەی سێکس و مەسەلەی ڕابواردن و مەسەلەی ئەمانە کە دۆزی خۆیان وڵاتی خۆیان نەتەوەی خۆیان لەبیر بکەن ینی بە سەدان فیلم حتا ئەگەر بەسێ دەڕۆی ناڵم برن بە هەزاران فیلم لەسەر ئەمە بەرهەمێنرا ینی ئیبراهیم تاتلیساز وەکو ئامرازێکی شەڕی تایبەت بەدایان ساڵ ئیشی بۆ شەڕی تایبەتی تورکیا کردو لە ڕێگەی سینەما و لە ڕێگەی بوارەکانی تری هونەر گۆرانی ئەمە هینە ماسوم قورمزی شێ بە هەمان شێوە ئەویش لە چوارچێوەی دایرەی شەڕی تایبەتدا کار دەکات ینی لەوانەیە هەندێک کەس بڵێن فیلمەکان یان ماسوم قورمزی نا فیلمی شەڕی تایبەت نین من دەتوانم زۆر بەڕوونی باس بکەم کە لە ناو سینەمای تورکیدا بە دوو جۆر کوردیان باس کردووە بە دوو جۆر یان بە دوو ئاراستە یەکێکیان زۆر بە شێوەیەکی قەبا ینی زۆر بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دژی کورد بەکاردێنن کورد تیرۆریستە کورد نەزانە کورد شەڕانگێزە کورد ئەمە زۆر بە ڕوونی باسەکەن ئاراستەیەکی دیکە ئەویش دژی کووردە بەڵام بە شێوەیەکی زۆر نەرم زۆر زراف یان بە کرمانج دەڵێن زراف یان زۆر نەرم و زۆر ورد ئەگەر زۆر دەرکی بە وردی دەرکی پێنەکەی تۆ نازانی ئەمە شەڕی تایبەتە جا فیلمەکانی ماسوم قورمزی زیاتر لەو بوارەدا بەڵام فیلمەکانی عاتف یلماز و حسێن پەیدا و ئەمانە زیاتر زۆر بە ڕوونی و بە ئاشکرایی دژی کوردین دەکە ئەوەی دیکە زۆر بە شاراوەیی بە نەرمی بە عین بە شێوەیەکی زۆر ورتر دژایەتی کوردەکە ینی لە سینەمای تورکیدا هیچ فیلمێک ناتۆ نابین تەمان لە دەرەوەی سێ فیلمی کوردی
يعني او فیلمانێکە کورد بەرەمێنەوە یەڵماس بۆ ناوی دواتر لە ساڵی 89 هیچ فیلمێک نابینی بە شێوەیەکی پۆزیتیڤ بە شێوەیەکی ئەرێنی باسی کورد بکات لە سینەمای تورکیدا بە شێوەیەکی زۆر هین ئایدۆلۆژیای کەمالیزم دواترش ئایدۆلۆژیای فاشیزمی دینی بە شێوەیەکی زۆر ڕوون باس لە کورد دەکات ینی دژی کورد هەبوونی کورد ناسنامەی کورد ینی حتا چەندین فیلمدا باز لەوە کرد کە کورد هەر ئەسڵ بوونی نییە کۆمەڵێک تورکی چێوین تورکی نەزانن تورکن کە لە شارستانیت دوورکەوتنەوە لە ژیار دوورکەوتنەوە لە کەوتونەتە دەرەوەی مێژوو ینی بە شێوەیەکی زۆر بەرفراوان لە سینەمای تورکیدا بەم شێوەیە بینرێن لیستێکی دوور و درێژی ئەم جۆرە فیلمانە هەیە خاڵێکی دیکە کە لە سینەمای تورکیدا دواتر تەمان دەردەکەوێت لە سەرەتای ناوەڕاستی هەفتاکان بەدواوە ناوەڕاستی هەفتاکان بەدواوە ڕەوتێکی دیکە لە دژی یەشیل شامی دژی یان چۆن گوتمان ڕەوتی دژە هۆلیوودی ناو هۆلیوودە دەرکەوت ڕەوتێکی دژە یەشیل شامی لەناو سینەمای تورکیادا دەرکەوت کە یەڵماز گۆنای و شەریف گۆرین و ئەوانە دەستیان پێکرد یەڵماز گۆنای ڕەوتێکی نوێی لە سینەمای تورکیا دنیاشدا بەڕاستی مرۆڤ دەتوانێت پێشی خستکە ڕەوتێکە با ئەنی تێکەڵکێشی دۆزی ژن و دۆزی کورد زۆر بەڕوونی باسی لە گرفتەکانی کورد کرد حتا ڕخنە لە کۆمەلگای کوردیش دەگرێت بەڵام نەک وەکو ئامرازێکی شەڕی تایبەت بەڵکو چۆن ئەم کۆمەلگایە بەچ هۆکارێک بۆتە میلەتێکی بەم شێوەیە بۆ کورد وای لێ هاتووە بۆ کورد ئەوە ئەچە و سێنرێتەوە بەم شێوەیە ڕەوتێکی نوێ لە سینەمای تورکیدا کە یەڵماز گۆنای پێشەنگایەتیەکات دەردەکەوێت و هەوڵەدات کە ئەگە بە زمانی کوردیش نەبێ بەڵام کولتور و فەرهەنگی کوردی کەسایەتی کورد دیوە جوانەکەشی نیشان بدات کە ئەمە ڕەوتێکە تاوەکو ئێستا لە سینەمای باکووری کوردستاندا بەدی دەکرێت طبعا ینی لە چەندین هینەوە بڵێن ینی عاتیف یەڵماز بڵێن لە ساڵی 50 بەدواوە دەست پێ بڵێن لە ساڵی 60ەکان بەدوا زۆر بە قورستر قرسایی خستە سەر کورد و ینی بە شێوەیەکی زۆر بەڕوونی دەتوانیم ئەمە بڵێم هیچ فیلمێک نابینی کە کورد وەکو بوون وەکو نەتەوە وەکو کولتورێکی جیاواز وەکو فەرهەنگێکی جیاواز وەکو ئەوەی کە دۆزێکەیە کێشەیەک هەیە لە وڵاتەکەیە کێشەی کوردە کێشەی ماف و ئازادیە لە هیچ فیلمەکان نابینی ئیلا ینی ئین بێت و لە سینەمای تورکیدا باشترین کورد ئەو کوردەیە کە بۆتە بە تورکیەکی باش قساکە باشترین کورد ئەو کوردەیە کە دژی نەتەوەکەی خۆیتی جلوبەرگ و گاڵتە بە جلوبەرگ و کولتوری خۆی ئەکا ینی بەم شێوەیە لە سینەمای تورکیدا مرۆڤ دەتوانێت چەندین فیلم بە نمونە بێنێتەوە وەکو گۆڕەکەم لەبەر هەڵبکۆڵن یان هاواری خوێناوی یان لانکی خاڵی ئەمانە کۆمەڵێک فیلمن کە زۆر بەڕوونی مرۆڤ دەتوانێت باسییان بکە لە فیلمەکانی عاتیف یەڵمازن طبعا ئەمە هەر تەنیا فیلم نا چەندین درامای تورکی ئەو وەکو دۆڵی گورگەکان وەکو شەقامی پشتەوە چەندین درامای دیکە کە باس لە کێشەی کوردەکە بەڵام کێشەیەکی کورد کێشەی ماف و ئازادی کورد وەکو کێشەی تیرۆر وەکو کێشەیەکی ئەمنی وەکو کێشەیەکی ئاسایشی وەکو کۆمەڵێک جەردە و ئەشقیا و تیرۆریست و ئەمانە باز لە دراماکاندا ئەمە بەو شێوە باز لە کورد دەکات ینی باز لە کورد دەکات بەڵام با چۆن باسیەکان ئەمە خاڵێکی زۆر گرنگە چەندین درامە بەداخەوە ئەم درامانە لە باشووری کوردستاندا دۆبلاژەکرێن کەناڵەکانی کوردی بڵاویەکەنەوە و تەمەن وڵاتانی عەرەبی وڵاتانی دیکە ئەم درامانیان کڕیوە و بڵاویەکەنەوە هەمووشی قورسایی خستەتە سەر ئەوەی کە کورد میلەتێک نییە ناوی کورد لە تورکیایە ئەوانەیە کە هەشن تیرۆریستن پاشکەوتون شەڕەنگێزن وەڵحاصل بەم شێوەیە باز لە سینەمای ینی باز ینی سینەمای تورکی بەم شێوەیە باز لە کورد دەکات طبعا لە سینەمای ئین ینی لە سینەمای ئێرانیدا نمونەیەکی دیکە هەیە مرۆڤ دەتوانێت بڵێ بێت ئەم لە ماوەیەدا لە کۆڵنەوەکە خوێندەوە کە بەڕێزێکە باس لە هین دەکات یاناوی کاکە سارۆ ئەردەلانیە ئەنی سارۆ ئەردەلان دراسەیەکی لێکۆڵنەوەکی زۆر جوانی لەسەر کورد لە سینەمای ئێراندا کردووە بەڕاستی من بخۆم زۆر سوودم لێ بینی چکە فیلمانێکە نەشم بینی بوو لەو لێکۆڵنەوەیەدا باسی دەکات لەوێدا ینی چەندین فیلمی هێناوە وەکو نمونە ینی فیلمی
خاکی ئاشنا منداڵی خاک فرمێسکی سەرما چریکەی هەورام چیرۆکی ئەوینداری فیلمی سوێری شیرن فیلمی چێ ئەمانە کە وەکو نمونەی هێناوێتەوە و چەندین فیلمی دیکەش وەکو ینی فیلمی بووکی هەڵەبجە کانی مانگا بەنجە دەرخاک مەرزی بەرای زندگی حماسەیە دەرە شلێر ینی ئەمانە هەمووی کۆمەڵێک فیلمن تەمان فیلمی دیکەش زۆرن لە فیلمی ئێرانیا ینی بەجێری ئەو لێکۆڵینەوەی ئەم بەڕێزە باسی کردووە ینی زۆر بەڕوونی باستەوە ئاکات کە سینەمای ئێرانی کە سینەمایەکی ناسیۆنالیستی مەزهەبگەرایە پان ئێرانیزم لە پشتێتی ینی ڕاستەخۆ نکۆڵی لە کورد ناکە وەکو سینەمای تورکی ڕاستەخۆ نکۆڵی لە کورد ناکە کە شتێک نەناوی کورد لە سینەمای تورکە شتێک کۆمەڵێک جەردە و کۆمەڵێک قەبیلەی دواکەوتو تیرۆریستانە بەڵام لە سینەمای ئێرانیا ڕاستە و ڕاست ناڵێک کورد نییە بەڵام کوردێکی چۆن هەیە یان کوردێکی چۆن پەسەند دەکە ئەمە زۆر خاڵێکی گرنگە لە سینەمای ئێرانیەکە لە چوارچێوەی شەڕی تایبەتی سینەمای شەڕی تایبەتی ئێرانیا لە بەرامبەر کورد ئینەکات طبعا لە سینەمای ئێرانیا کورد چییە ئەوە خامنانی چۆن باسەکرێت یعنی کورد وەکو نەتەوە وەکو گەل وەکو کولتور وەکو وڵات وەکو خاک وەکو جوگرافیا وەکو مێژوویەک چۆن باسی سینەی کورد دەکرێت یعنی کورد لە هەر شوێنێک بێت بە جۆرەی سینەمای ئێرانی کورد لە هەر شوێنێک بێت ئێرانیە کوردی پارچەکانی تریش ئێرانین ئاڵای ئێرانی بەرزەکەنەوە و کورد ئەگەر دەوڵەتێک دروست کات یان قوارەیەکی هەبێ ئەو واتای ئیسرائیلی دووەم کورد لە سینەمای ئێرانیدا ینی کۆمەلگایەکی نەخوێندەوار نەزان و زۆر حەز لە زمانی فارسیە کات زمانی فارسی پێ پیرۆزە و زمانی دیپلۆماسی نازانێ دواکەوتووە نەزانە مرۆڤێکە کە خیانەت لە هاوزمانەکانی خۆی کات مرۆڤێکە کە هیچ جێی باوەڕی نییە تەڵەکە بازە فێڵبازە تەمەحکارە زۆرینەی خەڵکی کورد گوندنشینن دواکەوتون شارەکانیشیان هەروەکو گوندە کورد هیچ ئەدەبیاتێکی نوێ و هاوچەرخی نییە هیچ کولتورێکی نوێ هاوچەرخی نییە تەنیا فۆکلۆری هەیە فۆکلۆرەکە زۆر دواکەوتووە باوەڕێکی زۆری بە خورافیات و ئەفسەتشتی خورافیات و بێبنەما هەیە بە مرۆڤی کورد زۆر تند و تیژ و تندڕەوە ینی هەموو ئەمانە باس ینی کەسێتی کورد لە سینەمای ئێرانیدا بەم شێوەیە کوردی هەرە باش لە ئێراندا ئەو کوردەیە کە ئاسمیلە کراوە ینی لە چەندین فیلمدا نمونەی ئەمە هەیە کە کوردە باشەکە ئەو کوردەیە کە جوان فارسی قساکە عاشقی کوڕی ینی کچی کورد عاشقی کوڕی فارسە فارسی زمان زەکە ینی بەم شێوەیە ینی لە سینەمای ئێرانیدا لە چوارچێوەی شەڕی تایبەت هێزی نەرمی سینەمای ئێرانیدا بەم شێوەیە دەکرێت حتا ئەگەر زۆر بە کۆنکریتی باسدا بۆ منە پێشمەرگە بکەین پێشمەرگەی وازان لە باشووری لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە ساڵی 45ەوە 46ەوە پێشمەرگە هەیە کە وەکو هێزێکی فداکاری گەلی کورد بەرگری لە وڵاتەکەی خۆی کردووە بۆ ئازادی و ماف و دۆزی ڕەوای گەلی خۆی تێکۆشانی کرد پێشمەرگە لە لای کورد ئەمە یعنی ئەوەی کە پێشمەرگ دەکەوێت بۆ ئازادی و ڕزگاری گەلەکە ئەمە پێشمەرگەی لە لای کورد بەڵام پێشمەرگە لە سینەمای ئێرانی چییە سینەمای ئێرانی لای پێشمەرگە یان لەو فیلمانێک کە بڵێن ئەم بەڕێزە باسی کردووە چۆن باسیەکات کە دەڵێ پێشمەرگە هیچ لە خۆشەویستی تێناگات کۆمەنیستن کافرن و بریندارانی جەنگ ئەکوژێ دیل ئەکوژێ مرۆڤ سەر دەبڕێ مزگەوت تێکەدا تاوان لە سینەمای ئێرانیا پێشمەرگە مرۆڤێکی سەر لە شێوا و یاخیە نازانێت چی دەوێت چیەکە ئاگداری مەدەنیەت و پێشکەوتن نییە دەستدرێژی دەکاتە سەر ژن خیانەت لە دەوروبەری خۆی کات بەردەوام سەرخۆشە مزگەوت دەسووتێنێ لەو پەڕی مەستیدا بڕیاری سیاسی ئەدا بە زۆرداری پارە لە خەڵک وەرەگرێ بە سەرانە لە خەڵک وەرەگرێ مرۆڤ بە بارمتە ئاگرێ ینی کەسێتی پێشمەرگە ئەو مرۆڤەی کە برێن فیداکار بوو بۆ وڵاتی خۆی بۆ میلەتی خۆی تێکۆشانی کردووە ینی بەم شێوەیە تەمەشایی
يعني للسينما إيراني آوار رنگ دانوي كسيتي كرد لا يعني باز السينما أني باز بيشمرجع يعني باز لو جنگاورانا كبو قال لك إخوة أنتي كوشن طبعا أما خالك الزوزو قرن بارشوي إيران پرستی إيران پرستی فارس پرستی مذهب پرستی يعني دين پرستی دجا روجاوایی لو چارچوبه دا يعني السينما كان بدو من دەتوانم ئەوە بڵێم کە سینەمای ئێرانی لە ڕووی زمانی سینماییەوە ئاستێکی زۆر بەرزیە بەڵام لە چوارچێوەی شەڕی تایبەتدا بەکاری هێنراوە ینی طبعا من هەموو سینەمای ئێرانی ئاوا تەماشا ناکەم چونکو ئەو سینەمایی کە لە چوارچێوەی جەنگی مقدس لە چوارچێوەی ئایدۆلۆژیای ڕسمی دەوڵەتی ئێراندا بەڕێوە چوو بەم شێوەیە من باسی ئەوە ناکەم طبعا فیلمگەلێکیش هەنن لە ئێرانە کە ئێرانین بەڵام دژە کورد نین ینی باس لە ئینسانیەتی ئینسانی کورد دەکەن باس لە دۆزێکی ڕەوای گەلی کورد دەکەن باس لە هەبوونی مرۆڤی کورد دەکەن باس لە جوانی کوردستان دەکەن باس لە مرۆڤ پەروەری و عشقی ئینسانی کورد دەکەن باس لە گەورەی ئینسانی کورد دەکەن ئەمانەش هەن بەڵام ئەمانە کەمینەن زۆرینەی زاڵ لە سینەمای ئێرانیدا ئەو فلیمانن کە ئینە ینی هەموو ئەو شتانە یان دایمەن ئینسانی ئێرانی یان بڵێن فارسی مرۆڤی ئازادی خوازە پێشکەوتووە مرۆڤ پەروەرە عیرفانیە کەسێکی زۆر ینی مافی گەلان دەپارێزی ئینسانە فارسیەکە ئاوانێ لە قەڵەمدانی ئینسانی ئێرانگەراکە ئاوانیشان بەڵام کوردی ئاوانیشان ینی کا حەسەن جان ئێمە گەلێ جار با بڵێن هەر لە کوردستانی باشوورە لە کاتی سەدامە لە کاتی ڕژێمی سەدامە تووشی هەمان گرفت بووین یعنی گەلە جار بۆ ئەوەی ڕێگە بدرێت ئیشە بەرهەمە هونەریەکانمان بکرێت و پەیامەکانیشمان بگاتە خەڵک یاریکردنێک هەبوو لە تێکستەکانە و لە دەربڕینەکانە و زیاتر پەنابرایە بەرهێماکاری و بەرهەنێ شتیش ژێرەوە و ڕووکەشش هەنێ شتەکرا بۆ ئەوەی لە سانسۆری دەسەڵات ڕزگاری بێ بەرهەمەکان بۆی بگاتە خەڵک پێت وان نییە یعنی لەو فلیم سازانی ڕۆژەڵاتی کوردستان لەژێر دەسەڵاتی بندستی ئێرانە و بندستی تورکایە وانی باکوور با بڵێن ئیشیان بەو شێوەیە کرد بێ بۆی هەر پەیامە مرۆڤایەتیەکە و ئەو پەیامە بگەێنن کە خزمەت بە میلەتی کوردکەن بەڵام بتوانن لە سانسۆری دەسەڵات نەجات بن ڕزگاریان بێت پەنایان برد بێتە بەرەو چەمکە چونکە ئەو چەمکەش زۆر جار مەسەلەن ئەمە یەک ئەمە خاڵێکی کەشمانەیە گەلێ جار کاک حەسەن جان ئێمە زۆربەی ڕاستیەکانی مێژووی خۆمان لە زمانی دوژمنەوە لە مێژووی ئەو مێژووی کە دوژمن نووسیوێتی و دۆزیمانەتەوە پێتوانی ئەوانە شەرە بنەوە بەسەر چاوە بۆ ئێمەی میلەتی کورد ئەمە دوو خاڵم من يعني ئەوە یەکەم تێگەیشتم بەس ئەوەی دوم دەنگت باش نهاتنا باش وەڵامی ئەوەی یەکەم بدەرەوەی دوم دوای پرسیارەکە دووبارەکەی يعني من تا ئەم شوێنێکە قسەم کرد باسی سینەمای کوردیم نەکرد سینەمای کوردی لە هیچ بەشێکی کوردستانە باسم نەکرد تەنیا من باسم لە سینەمای تورکی ئێرانی ینی تورکی نەکوردی سینەمای تورکی ینی سینەمای کە دەوڵەتی تورکیا بەڕێوەدەوە سینەمای ئێرانی کە بە ئایدۆلۆژیای ئێران بەڕێوەچێ سینەمای کوردیم باس نەکرد ینی طبعا لە سینەمای کوردی دەگەر بینە بابەتەکەمان بگۆڕین بکەین بە سینەمای کوردی اینجا لە سینەمای کوردیە چۆن شەڕی تایبەت چۆن ڕەنگی داوەتەوە چۆن لە بەرامبەر شەڕی تایبەتە شەڕ کراوە ینی ئەمەش دەتوانین ئەوە ئەگەر باسی بکەین لە سینەمای کوردیە ینی ئەگەر باس لە هی باکوور بکەم لە یارمازگۆنای بەدواوە ڕوتێکی سینەمای کوردی دەستی پێ کردووە بە شێوەیەکی زۆر ڕوون و هین دەستی پێ کردووە لە نەوەتەکاندا زۆر پەرەیسەن چەندین دەرهێنەری دیکە دەستیان پێ کرد کە بڵێن لە باکووری کوردستاندا چەندین کورتە فیلم و فیلم بەرامات کە فیلمی سینەمای کوردین زۆربەی ئەم فیلمانە فیلمی گەمارۆ دراون بە هێماکارێکی زۆر ینی ڕەمز و بەکارهێنانی ڕەمز و سیمبۆلیان زۆر تێدا ینی تەنانەت فیلمێک هەیە ینی فیلمی ئاخ
يعني تو هیچ دیالۆگێکی یانە ینی بەرەوەی زمانی کوردی قەدەخی هیچ دیالۆگێکی یانە فیلمی یان چەندی فیلمی تر هەیە لە باکووری کوردستاندا بەرامێنراون کە هەوڵانداوە سوود لە زمانی سینەما لە بەتایبەت لە هێماکاری و مەسەلەی ڕەمز و بەکارهێنانی ڕەمز و ئەماناین بێت لە تەمان لە باشووری کوردستانیشدا لە هەفتاکان و هەشتاکان و این لە زەمەنی ڕژێمی بەعزدا ینی چەندین درامای کوردی و فیلمی کوردی هەبوو کە ئەو کاتە پیان دەگوترا تەمسیلیە هەوڵ دەدرا کە ینی بە شێوەی ڕەمز و این باز بکردمەوە فیلمی بەهاری دزرا و فیلمی مەرەزا درامای گوڵاڵا ئەمانە کۆمەڵێک این بوون کە لە ڕووی دراما و تەمسیلی کوردیدا لە باشووری کوردستاندا ینی پڕ بوو لە ڕەمز و هێما و ئەمانە بەڵام خەڵکەکە تی ئەگەیشت خەڵکەکە چەندە ئەو هێماوینانە قۆئین بوو چونکو خەڵکەکە ینی هونەرمەندی کورد لە ساڵی هەشتاکان هەفتاکان و هەشتاکان ئەوەندە تێکەڵی دۆزی میلەتەکەی خۆی ببوو ئەوەندە لە زمانی گەلەکەی تێگەیشت ئەوەندە جوان یان تێک ئاوێتە ببوو لەگەڵینەکەی لەگەڵ دۆزی گەلەکەی خۆی هەرچیەکی بگوت بە هەرچیەکی بکرابە خەڵکەکە تێگەیشت ینی خەڵکەکە ئەیزانی لە بەهاری دزراوە باسی چیەکرێت لە مەرەزا باسی چیەکرێت لە ژاڵە باسی چیەکرێت لە گوڵاڵە باسی چیەکرێت لە چەندین مەسە چیرۆکی هەبوو نەبووە یان چیرۆکی ترین کا بڵێن خەڵکەکە زۆر بەڕوونی تێگەیشت ئەمە لە کاتێکدا ئاستی ڕۆشنبیری خەڵک ئاستی ڕۆشنبیری خەڵک و ئاستی دەستەبژێری کورد لەو کاتەدا ینی لەوانەیە مەودایەکیان لەنێوانە هەبێ بەڵام خەڵکەکە زۆر بەڕوونی تێگەیشت بۆ کە خەڵکە ئەیزانی لەم درامایە لەم فیلمەدا لەم هینە چی هەیە ئەمە هەیە تەمان ینی لە سینەمای ڕۆژهەڵاتی کوردستانیشدا چەندین فیلم هەیە کە بڵێم زۆر بەڕوونی یان لە چوارچێوەی هێمایی و ڕەمز بەکارهێنانی ڕەمزەوەندا لە فیلمی دەکرێتە فیلمی چوارچێوەی فیلمی ئێرانیان فیلمی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەکارهێنانی ڕەمزەوەمانەدا هەبوو بەڵام ینی قسەکەمان لەسەر ئەوەیە ئەی ئەو فیلمانەی کە کوردین و بوونەتە ئامرازی شەڕی تایبەت ئەی ئەم فیلمانە چۆن تەماشا بکەین ینی من دەتوانم زۆر بەڕوونی باسکەم کە لە سینەمای کوردیا ڕەوتێکی سینەما هەیە کە سینەمایەکی بەڕاستی سینەمای ئازادە سینەمایەکی ئازادی خوازە سینەمایەکە سینەمای بەرنگاریە بەڵام نە بەرنگاری بەمانای چۆڵ و ئەم شتانە ینی هەموو فیلمەکانی یادی بەخێر تەهای کەریمی دەکەوێتە چوارچێوەی ئەم جۆرە فیلمانەوە کە فیلمێکە بەڕاستی لە ڕۆحی سینەما لە ڕۆحی جەنگی نەرم هێزی نەرم تێگەیشتووە ینی باسی ئەنفالت بووە کە بەڵام ئەوەندە بە شێوەیەکی قوڵ و بۆ باسەکات کە دەتوانێت ببێتە ینی شوناسی ئەنفالت بۆ بێمکە شوناسی ئەنفال کراوان جارێکتر بۆ هێناسە بکاتەوە ینی چەندی فیلمی دیکەش هەن ینی هەندێک لە فیلمەکانی بەهمەنی قوبادیش بە هەمان شێوە دەتوانین بڵێن ئاستێکی بەرزی سینەمایان هەیە و سینەمایە کە بەڕاستی دژە هەژمونە دژە شاڵاوە کولتوریەکەیە کە لە بەرامبەرگەری کووردا بەکار هاتووە هەندێک فیلمی دیکەش هەن کوردین بەڵام بە عەقڵی هۆلیوودی بە عەقڵی یەشیلچام بە عەقڵی تارانی بە عەقڵی فیستیڤاڵی فەجر بەرام هاتووە ئەم فیلمانە فیلمی کوردین بەڵام بوونەتە ئامرازی شەڕی تایبەت ینی لە چوارچێوەی شەڕی تایبەتدا فیلمەکە کوردیە کورد بەرەمێناوەی کووردە بەڵام ئامرازی شەڕی تایبەتە لە بەرامبەر خودی کۆمەلگاکەی خۆی ئەم هینانە زۆر بەڕوونی لە چەند فیلمێکە مرۆڤ دەتوانێت بیبینێ و چەندین درامای کوردیش هەیە چەندین درامای کە کورد بەرەوە ئەم درامایانەش درامای کوردین کورد بەرەمێنەوە کەناڵێکی کوردی یان حزبێک بەرەمێنەوە بەڵام شەڕی تایبەتە لە بەرامبەر میلەتەکەی خۆی یعنی ئێستا درامایەکەیە بە ناوی یەوم سقوط ڕۆژی کەوتن باز لە کەوتنی مووسڵ و داگیرکردنی مووسڵ و شەنگال و ئەم شوێنانەکە با فیلمەکە دراماکە بتەوان بە عەرەبی ئەم چەند حەڵقەیەکی میبینیوە ئێستا لە پەخشکردنایە لە کەناڵێکی کوردی پەخشەکرێ بەڵام ئەم فیلمە لەسەری هەتا کۆتاییەکەی هەمووی شەڕی تایبەتە لە بەرامبەر میلەتەکەی یەک شەڕی تایبەت ئەگەر شەڕی تایبەت مێژوو دەشێوێنێ ئەم درامایان مێژوو دەشێوێت ئەگەر شەڕی تایبەت دەمارگیری دروستەکە ئەم فیلمەش ئەم درامایە دەمارگیری دروستەکە ئەگەر شەڕی تایبەت
شێواندنی عەقڵ و دەرونی ئینسانی کوردە ئەم درامایە زۆر بەڕوونی شێواندنی عەقڵ و دەرونی و کەسێتی ئینسانی کورد کولتوری ئینسانی کورد شێواندنی ئینسانی کورد کولتوری ئینسانی کورد مێژووی کورد نیشان ینی باشە ئێمە 2014 مووسڵ داگیرکرا و شنگال داگیرکرا و کۆمەڵ کوژی کرا بەڵام تۆ لەو درامایەدا ینی خۆ چەند ساڵە خۆشتان کۆتایی نهاتووە تازە هەمومان شاهیدەوەین بەڵام تۆ لەم درامایە ئەبینی کە چۆن مێژوو شێوێنراوە چۆن حەقی هێزگەلێک خوراوە هێزگەلێکی دیکە کە ڕایان کردووە لە فلیمەکە لە واقعوا ڕایان کردووە دەستیم بوونەتەوە بەڵام هاوکاری داعش بوونە بەڵام لە دراماکەدا تو بە پێچەوانەی ئەمە بین یعنی فلیمە درامایەکی تر هەیە ئێستا ینی باس لەوەکە کە کچێک لە زەمانی ئێستا ئەگەڕێتەوە ساڵی هەشتاکانی دەگەڕ ئەنی بە شێوەیەکی فەنتازی ئەگەڕێتەوە ساڵی هەشتاکان یعنی تۆ لەم درامایە ئەبینی وابزانم 25 هەفتەی بڵاو کراوەتەوە بە ناوی درامای هەشت دیوار تۆ لەم درامایە تۆ بەڕاستی تماشاکەی ینی کوردی هەشتاکان لە هەولێر کوردێکی دواکەوت و خورافی نەزان هێشتا سەلاجەی نەبینیوە تەلەڤیزۆنی نەبینیوە ینی بابەتی ڕۆژانەی ژیانی خۆیان بەسیط بێواتە هیچ ینی تۆ و لاما کاتیشدا وا باسەکە کە ژیانی ئێستا ژیانێکی زۆر پێشکەوتووە زۆر ئینە ینی ئەمە لە کاتێکدا ئەو بەها ئینسانی بەها ئینسانیانە ئەو بەها نەتەوەیانەی کە لە ئینسانی کوردە لە هەشتاکان هەبوو ئێستا زۆری نەماوە زۆری لاواز بووە بەڵام ئەم درامایە دێ شێواندنی واقع شێواندنی تاریخێکەکە ئەم تاریخە شێوێنێ تاریخی هەشتاکانی باشوورە شێوێنی بەتایبەتی زۆر بەتایبەتی شاری هەولێر هەمیش شێواندنی واقعی ئێستا ینی مەسەلا ئەم درامای باستەوە ناکا کە چەندە ئازادی بیرروڕا لەم باشوورەدا هەیە چەند کەس لەسەر ئازادی بیرروڕا ئێستا لە زیندانە چەند کەس لەسەر این سەری ئەتاشێ و برۆی ئەتاشرێ و سوکایەتی پێەکرێ چەند مرۆڤ تیرۆرەکرێەوە کوژرێ مەسەلا باز لەمانە ناکە یعنی دنیایەکی جوانت نیشانە دەهی ئەمڕۆ بەڵام مێژوویەکی ناشرین نیشان ئێمە ئەم درامایە ئەگەر شەڕی تایبەت نەبێت چییە یعنی شەڕی تایبەت خۆ مەگەر چۆنە شەڕی تایبەت شەڕێکیشی وەکو باسمان کرد شاراوەیە نهێنیە ینی وەکو باسم کرد یەکێک لە مەبدەعەکانی شەڕی تایبەت ینی پرەنسیبەکانی شەڕی تایبەت گرتنی قەڵایە لە ناوەوە ئەگەر تۆ سینەما وەکو هەنگوین حیساب بکەیت تۆ چۆن ژەهری خەیتە ناویەوە چەندین درامای دیکە هەیە من لێرەدا نامەوێت زۆر دراماکانی تر ئەگەر دەرفەتێکی تر هەبێ یەکە بەیەکەی ئەو درامایانە زۆر بەڕوونی شەڕی تایبەت لەنە ئەو درامایانەکە ناو هەندێک فیلمی کوردیدا ئەگەر ڕۆژێک دەرفەت هەبێت زۆر بە فراوانتر باسیەکەی ینی چۆن شەڕی تایبەت لە فیلمی کوردی لە درامای کوردیە بەکار هاتووە لە بەرامبەر تاکی کۆمەلگا بۆ ئەوەی گەوج بکرێت دەبنگ بکرێت و کۆمەلگاش بخرێتە دۆخێکی قەلق و جۆرێک لە وەکو بە مێگەلکردنی کۆمەلگا ینی دەبنگکردنی تاک مێگەلکردنی کۆمەلگا یان کردنی کۆمەلگا بەڕەوە خەڵک ئیتر لە کۆمەلگا بوون دەربچێت ینی چەندین فیلمی کوردی بەم شێوەیە مرۆڤ دەتوانێت باسی بکات بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئێمە چۆن ئەتوانین لە بەرامبەر شەڕی تایبەت بەگشتی و شەڕی تایبەتی نێو سینەما بە تایبەت بەرەنگاری بینەوە من ئەو پرسیارە ینی بەڕای من بە پرسیارێکی گرنگە زانم هەوڵەدەم چ قسەیەکی لەسەر بکەم دواتر ئەگەر پرسیار شتی تری شەبێ ئێم بێت ینی ئێمە ڕاستێکی کۆمەلگای ئێمە هەیە ڕاستێکی وڵاتی ئێمە هەیە یەک ئێمە وڵاتێکمان هەیە پارچە پارچەکراوە داگیرکراوە میلەتێکی ژێردەستە کراوین دابەش کراوین ئەمە ڕاستینەی کۆمەلگای ئێمە سینەمایەک کە لەم وڵاتە بەرهەم بێ پێویستە ئەم دوو ڕاستیە لە بەرچاو بێت ئێمە وڵات و گەلێکمان هەیە دابەش پارچە پارچەکراوە دابەش کراوە بندەستە ژێردەست ئەم ڕاستیە زۆر گرنگە بۆەوەی کە سینەمایەکی چۆنمان دێت یعنی تۆ لە بەرامبەر سینەمای شەڕی تایبەتی داگیرکەران و سینەمای شەڕی تایبەتی جیهانیدا تو چه سینەمایەک پێویستە دەبێ بەڕای من ئێمە سینەمایەکی بەرنگاریمان پێویست بەرنگاری نە بە ماناس حزبی سیاسیە بەردەستکەکەی سینەما دەبێ ببێتە سەنگەرێکی بەرنگاری ئینسانی کورد
چۆن ئینسانی کورد لە ڕێگەی سینەماوە دەتوانێت کێشەکانی خۆی بناسێ، چۆن دەتوانێت ڕێگە چارەسەری بۆ کێشەکانی خۆی بدۆزێتەوە. تەمات سینەمای کوردی لەبەرەوەی گرفتی زۆرە، گرفتی شوناسی هەیە، بەڵام سینەمای کوردی چۆن دەتوانێت ببێتە خاوەن شوناسێکی خۆی، چۆن دەتوانێت ڕۆڵی هەبێت لە بنیاتنانی شوناسی کوردی، یعنی ناساندنی شوناسی کوردی، بنیاتنانی شوناسی کوردی. ئەمە خاڵێکەکە کەم لە سینەمای کوردیا بینراوە. سینەمایەکە یعنی ئەم ڕاستیانە لەبەر چاو ناگرێت. تۆ هەندێک فیلم دەبینی تۆ ئەڵێ ئەم فیلمانە لە کوردستان بەرام نەهێنراوە، یعنی فیلمێکی هۆلیوودیە، وەکو بەوەی کە لەبەری بە عەقڵ و کولتوری هۆلیوود بەرهەماتووە، تۆ هیچ ڕنگدانەوەی کۆمەلگەیەکی داگیرکرا و پارچەکرا و دابەشکرا و دەسەڵاتێکی ستەمکار نابینی لە فیلماندا. بەڵام ئەمانە ڕاستنی کۆمەکان. یعنی سینەمای کوردی وەکو باسم کرد شەڕی تایبەت زۆر ژن و گەنج و مناڵ بە ئامانجەگرێ. یعنی گەلێک سینەمای بەشێک لە سینەمای کوردی سینەمایەکی پیاو سالارە، یعنی بە عەقڵی پیاو سالاری تاوتوێی کێشە و دۆزی ژن دەکات وەکو ئینسان، وەکو مرۆڤێک بە ئینەکات. طبعا ئەمە خاڵێکی زۆر گرنگە مرۆڤ ببینێت، چونکو سینەما مەسەلەن ئێستا کۆمەڵێک درامای کوردی هەیە، یعنی تۆ ئەم درامایانە ئەبینیت یعنی پڕە لە جنێو پیس و ناشرن، لە تەشیرکردن، سوکایەتیکردن بە ژن، سوکایەتیکردن بە پیرەمێرد، سوکایەتیکردن بە مرۆڤی خاوەن پێداویستی تایبەت، سوکایەتیکردن بە کولتوری کوردی، سوکایەتیکردن بە مرۆڤی گوندنشینی کورد، ینی وەکو نەزانە دواکەوتووە نازام چیە. یعنی هەمان ئەو عەقڵەتەی کە لە سینەمای تورکیا هەیە ئێستا لە چەندین درامای کوردیا هەیە. لە چەندین درامای کوردیا بە هەمان عەقڵی سینەمای تورکی و سینەمای ئێرانی کورد، مرۆڤی کوردی گوندنشین وەکو مرۆڤی دواکەوتوو نەزان و دڵساف و دەتوانانی هەڵی خەڵەتێنی گاڵتەی پێ بکەی بە قسەکانی بە جلوبەرگی بە شێوازی هەسوکەوتی. یعنی باش ئەمە دراما کوردیە، ئەی چۆن ئاوا باسی کوردەکە، بەڵام باسی ئەوە ناکات کە ئینسانی کورد لە گوندەکەی هەڵکەندراوە و ناتوانێت توانستی ژیانی لە گوندەکەیان نەما و ناچارە ڕوو لە شار بکات، بێکار ببێت، بکرێ بە چەکدار، بکرێ بە نازان بەچی. یعنی گوندەکەی خۆی واز دێدێنێت دەچێت کۆچبەر دەبێت دەچێتە وڵاتانی دەچێتە دەرەوەی وڵات. باس لەم کێشانە ناکات، بەڵام ئینسانی کورد وەکو مرۆڤێکی نەزانی دواکەوتووی گاڵتە پێکەری یان گاڵتە پێکردن و هین لەم دراما کوردیانە ئەبێنرێت. چەندین دراما تەمان ئەمانە ئەگە بەشێکی لە نەزانی بێ بەشێکیش بە بەرنامەیە. من با قەناعەتی من بە بەرنامە بە سیستەماتیک بە شێوەیەکی سیستەماتیک یعنی ئینسانی کورد، شکۆی ئینسانی کورد، کەرامەتی ئینسانی کورد، کولتوری ئینسانی کورد ئەوە بچوو گەکرێتەوە تێکەدرێ و ناشیر نەکرێت و دەشێوێندرێ. و هەندێک فیلمی کوردیش هەیە مێژووی شێواندووە. یعنی ئێستا لەم ماوەیەدا چەند فیلمێک لەسەر کە تراژیدیای ئێزیدەکاندا بەراماتوە. یعنی لەو فیلمانەدا کە هەندێکیان لە تەوان درێنەرەکان کوردیش نین بیانین، بەڵام لەو فیلمانەدا شێواندنی واقعی تراژیدیاکە چۆن ڕوویداوە، بۆ ڕوویداوە، چه هێزێک کەڵاتەوە، چه هێزێک بەرخۆدانی کردووە، خەڵکی شەنگال چۆنن، خەڵکی ئێزیدی چۆنن. ئەم فیلمانە شێواندنی ئەم ڕاستیان کردووە. باشە ڕووداوەکانی سەر ئێزیدەکان کورد ئێزیدی باشەکرد لە کورد، بەڵام چۆن ئاوا بە یعنی چەند ساڵێک تێنەپەڕیوەتەوە لە ڕێگەی دراما و فیلمە ئەشێوێندرێ. یعنی ئەمانە بەڕای من لە چارچەوەی بەرنامەیەکی شەڕی تایبەتی دەسەڵاتی کوردە لە بەرامبەر بە ئامراز لە میانەی ئامرازی سینەما و دراما شێواندنێکی کورد هەیە، شێواندنێکی بە بەرنامە چۆن لاسایی عەقڵەتی سینەمای تورکی، عەقڵەتی سینەمای ئێرانی بکرێت. یعنی ئەمە زۆر بەڕوونی لە کۆمەڵێک دراما و فیلمدا کە بەرهەم هاتوون دەبیندرێ و بە بەرنامەی دەسەڵات ئەمینیان دەبیندرێ. ئەمە هەندێک فیلمی دیکەش هەیە لەبەر لە سینەمای کوردی وانە ڕێک بە پێچەوانەوەیە، سینەمایەکی بەرنگارە، سینەمایەکی ئاستی بەرزی زمانی سینەمای ئێستاکەی سینەمای تایە، سینەمایەکە بەڕاستی سینەمای ئازادە. یعنی کۆمەڵێک فیلم لە باکوور لە ڕۆژاوای کوردستاندا بەرهەم هاتوون سەرڕێکە ئەو کەم و کوردیانێکە پێشیاندایە سینەمایەکە تۆ هەست دەکەی سینەمای کوردیە،
یعنی ناسنامەیەکی تێدا هەیە شناسی سینەمای کوردی تۆ تێدا دەبینی زمانێکی بەرزی سینەما دەبینی یعنی ئەمانە تۆ بەڕوونی لە کۆمەڵێک فیلمی باکوورەیان بە ڕۆژهەڵاتەیان باشوورەیان ڕۆژاوایەدا دەبینی بەڵام لە بەرامبەرش باسمان کرد جۆرە فیلم و درامایەکی کوردیش هەن ڕێک لە چوارچێوەی شەڕی تایبەتدا شەڕێک لە بەرامبەر کۆمەلگای کوردی خۆی چ بە شێواندنی مێژوو بێ چ بە شێواندنی کۆمەڕاستنی کۆمەلگای ئێستا بێ چ بە ئاوەژووکردنەوە و ونکردنی کۆمەڵێک کێشەی ئەساسی کۆمەلگای کورد لە باشووری کوردستاندا ئەم درامایانە دەبێت یعنی ئەگەر دەرفەتە بە ڕەنگ بێت دواتر زیاتر باسییاوانە بکەم یعنی بەگشتی ئێمە پێویستمان بە سینەمایەکی بەرەنگاریە سینەمایەکی ئازاد بەرەنگاری نە بەمانایەوەی کە تەنیا باس بەرخودان و لایەنە جوانەکانی کورد نیشان بدەن نامە مەستم دێتە کە دەڵێن سینەمای ئازاد تەنیا ئەوە نییە کە هەر پەسنی کورد و مێژوو کورد و کەسێتی کوردە نا ئەمە سینەمای ئازاد بەو مانایە نییە بەو مانایە کە بەعقلێکی نوێ بەعقلێکی ڕۆشنگەری عقلێکی ڕێنسانسی تۆ تاوتوێی کێشەکانی ئینسانی کورد دەکەیت جامە کێشەی ژنە کێشەی تاکە کێشەی گەنجە کێشەی کۆمەڵایەتیە کێشەی سیاسیە کێشەی نەتەوەیە کێشەی کولتوری و ئابوووریە کێشەی کۆمەڵێک عقلەتی ترە یعنی ئەم چۆن دەتوانێت ئەمە بە شێوەیەکی نوێ تاوتوێ بکەیت چونکو سینەما چەندە باسی ڕابردووش بکە چەندە باسی ئێستاش بکە سینەما هەمیشە پەیامێکی هەیە بۆ داهاتوو هیچ فیلمێک نییە خۆی دەکرد ئەم فیلمە باس لە زمانی ئەسکەندەریش بکە زمانی گریکیش بکە زمانی سۆمەریەکانیش بکە هیچ فیلمێک نییە پەیامێکی بۆ داهاتوو پێنە ئالێرەدا شەڕی تایبەت و دژە شەڕی تایبەت ئەین سینەمای شەڕی تایبەت و سینەمای دژە شەڕی تایبەت مرۆڤ دەتوانێت زۆر بە جوانی لێکجیا بکاتەوە لەبەرەوە سینەمایە کە دەبێت پەیامێکی ئەمە مەسەڵەن مرۆڤێک کورد چۆن بیرکاتەوە تۆ ئێستا ئەم درامایانە ئەچنە ناو هەموو ماڵێکەوە باشە تۆ کێشەکان چۆن چارەسەرەکەی چۆن کێشەیەکی کۆمەڵایەتی نێوان ژن و مێردێک نێوان دوو عاشق نێوان دوو کۆمەلگا دوو بنەماڵات دوو چۆن کێشەکان چارەسەرەکەی چ ڕێنماییەکت هەیە چ پێشنیازێکت هەیە چ پێشنیازێکی نوێت هەیە بۆی کە ئیم بێت یعنی تۆ لە درامایەکی کۆمەڵایەتیە دێی پیرەمێردێکی بەساڵاتچوو لە خانەی بەساڵاتچواندا کە پێشتر پێشمەرگە بووە دێ ئینتیحار دەکات دەبێت زۆر بەوردی لەم بابەتە بکۆڵین باشە پیرەمێرد ئینسانی بەساڵاتچوو ئینسانی بە ئەزمون ئایا هی ئەوە نییە کە بتوانێت ئەزمون بدا بە کۆمەلگاکەی خۆی و ڕۆڵێکی گرنگ هەبێ لە ناو کۆمەلگا بەڵام تۆ دەیکوژی ئینتیحاری پێکەی لەکوێش لە خانەی بەساڵاتچواندا یعنی ئەمە تۆ چۆن ینی سینەمای ئازاد ئەوەیە کە چۆن بە ڕوانگەیەکی نوێ بە ڕانگەیەکی ڕەخنەگری بێ ئەوەی ببێتە ئامرازێک بۆ سوکردنی و شکاندنی شکۆی ئینسانی کورد کۆمەلگای کورد بێ ئەوەی تۆ مێژووی کورد بشێوێنی تو چۆن مێژووی کورد تاوتوێەکەی ینی بەڕاستی ینی گرنگە مرۆڤ چکە ئێستا فیلمی مێژوویش هێدەی لە ڕوتی سینەمای کوردیا دەردەکەن یا فیلمانێک کە باس لە مێژووی کوردەکەن زۆر گرنگە تۆ وردەکاری لە سینەمای لە مێژووە بکەیت ینی من بۆ من نمونەیەک باسکەم ینی من خەریکی سیناریۆی قەڵای دمدم بوو ینی نزیک بە 3 ساڵ و نیو تەنیا خەریکی خوێندنەوە بوو زیاتر لە 25 دقی فۆکلۆریم بەدەست خست چەندین کتێب و بە کوردی و بە عەرەبی و بە تورکی و هەندێکی بە فارسی و هەندێک بە زمانی تر بە کرمانجی دەستم کەوت اینجا خوێنمەوە گەلێک شتی شێوا و لە سەبارەت بە ڕووداوی قەڵای دمدم هەیە بەڵام تۆ ئایا تۆ چۆن دەتوانیت تاوتوێ ئەم بابەتە بکەیت کە ئەمڕۆ قەڵای دمدم چەند ساڵێک بە ئێستا لە کوبانێ دووبارە بوو بەڵام تو چۆن تاوتوێ ئەم بابەتە ینی زۆر بابەتی تر هەیە هەم تاوتوێکردنی بابەتی مێژوویی لە سینەمادا هەم ڕۆژی ئەمڕۆ هەم بابەتی ڕووداوە تراژیدیەکانی کۆمەلگای کورد ینی تۆ لە هەندێک فیلم ئایبینی کە بەڕاستی مرۆڤ دەبێت باشە کورد ئەوەنە دواکەوتو نەزانێ ینی ئاواز سینەما نیشاندا بەو شێوەیە ینی بەڵام تۆ لە بەرامبەر داوەش دەبینی کە کورد ئەمڕۆ ملەتێکە لە بەرامبەر داگیرکاری لە بەرامبەر شاڵاوی داگیرکاری ئەو شاڵاوەی کە مرۆڤ دەتوانێت بڵێ ئەنفالی کولتوری جۆرێک لە ئەنفالی کولتوری کە شاڵاوێکی کولتوری زۆر هەژمونگەرا لەسەر کورد لە هەر شێوەیەکی کوردستاندا تو چۆن سینەماکەت تۆزیف کەی لە بەرامبەر ئەم شاڵاوە کولتوریە لە بەرامبەر ئەو ئەنفالە کولتوریەدا
تو چۆن سینەمایەکی بەرەنگار کە دەڵێ مەبەستمان سینەمای ئازاد ئەمەیە تو چۆن لە بەرامبەر ئەم شاڵاوە کولتوریەدا کە لە هەموو ڕوویەکەوە و لەناو خۆشماندا ئەم شتە شاڵاوە کولتوری ئەنفالە کولتوریە دەستی پێ کردووە زۆر بە خێرایش پەشەنەی سندووە چۆن تۆ سینەمایەک لە بەرامبەر ئەم شاڵاوە کولتوری و ئەنفالی کولتوریەدا سەرڕێ دەخەیت و پێشی دەخەیت و سینەما ببێتە ئامرازێک بۆ ڕۆشنگەری ئامرازێک بۆ ڕێنیسانس ئامرازێک بۆ شۆڕشی ذهنی ئینسانی کورد بە قەناعەتی من سینەمای ئازاد دەبێ ئەمە بێت سینەمایەک نەبێت کە تۆ بێ کۆپی عقلەتی هۆلیوودی کۆپی عقلەتی یەشلچامی تورکی یان عقلەتی تارانی و سینەمای فەجر ئەمە بکەیت بەڕای من لەبەرەوە ئەمڕۆ کورد پێویستی بە سینەماکاری کورد پێویستی بەکە بە قوڵتر فراوانتر لە شەڕی تایبەت تێبگە لە هەژمونی کولتوری لە شەڕی نەرم لە جەنگی نەرم لە هێزی نەرم تێبگە بەم شێوەیە ئیش لەسەر سینەما بکە من لەوەدا بانگەشەی ئەوە ناکەم کە سینەمایەکی قالب بووین وەک ئەوەی سۆڤێت کە سینەمای سۆڤێت بە حساب باسی ئازادی و یەکسانی شۆڕش و بەرخودانی گەلانیەک بەڵام دەرکەوت کە زۆر لە وەکو بەڕێزش باس کرد زۆر لە تاوانەکانی ستالین و خرۆشۆف و کێوکەی ئەشاردەوە زۆر لەو چۆسانانەوەی ئەشاردەوە لە سینەمای کە لە خەڵک کۆمەگاکان و گەلانی سۆڤێتیە تیاژن نا ئەم سینەما نا دەبێت سینەمایەکی ئازاد ئەو سینەما بێت کە ڕخنەی جدی لە عقلی کوردی لە کولتوری کوردی لە تاکی کوردی لە کۆمەلگای کوردی هەبێت ڕخنەی جدی ڕخنە شتێکە شەڕی تایبەت شتێکی ترە یعنی ئەم دەبێت لێک جاکەینەوە من سینەمایەکی محافەزەکار سینەمایەکی ترسنۆک سینەمایەکی نەبوێر نابێتە سینەمای کا حەسەن کاتەکەمان تۆزێک خەریکەوە ئیتر لە نزیکی کۆتایی نزیکە بینەوە هەرچەنێ ئێمە ئازادین لە کاتیشە بەڵام مەبەستمەوەی بابەتەکە بۆی تۆزێک چڕکەینەوە ئەگەر بەشێکی کردەوە حەزەکەم باسی اینجا من وەڵامێکم هەیە بۆ ئەمەی کە ئێمە چۆن سینەمای ئازاد دروستکەین ئێمەی کورد یەکێ لە گرفتە سەرەکیەکانمان ئەوەیە تاکو ئێستاکە بازاڕی سینەمای کوردیمان نییە کە بازارمان نەبوو سینەمای کوردی فیلم سازان ئەبێت چاویان لە دەستی حزبە کوردیەکان بێت ئێتر حزبی کوردی ئەمڕۆ لە باشوور بێ ئەو حزبانەی کە لە ڕۆژەڵاتە ئەمڕۆ بەرەنگاری ڕژێمی ئێرانە بنەوە یانەوانی کە لە باکوورە و لە ڕۆژاوایە بەرامبەر ڕژێمی داگیرکەرە بنەوە سینەمامان بۆیە فیلم سازانمانە بێت چاویان لە دەستی ئەوان بێت بەردەوامیان پێ بدەن گەشیان پێ بدەن پاڵ پشتیان بن بۆی فیلمەکانیان دروستکەن و ئەمانە کەم تا زۆر ئەگەر حزبێک لەو حزبانە داواش نەکات بەڵام تۆ سێرەکەی فیلم سازەکان هەنێ لە فیلم سازەکانمان خۆیان نەرمن ئەوەنە نەرمن هەوڵەدەن ئەوەنە نزیک بنەوە لە شتی ئەوان و بۆ داخوازیەکانی ئەوان بۆی بەردەوام زیاتر یارمەتیان بدەن و دڵی ئەوان و سۆزی ئەوان بۆ لای خۆیان ڕاکێشن ئەلبەتە دەستکاری مێژووەکەن ئەلبەتە کۆمەڵێ غەڵەتی گەورە ئەکەن بەرامبەر بە ڕوتی فیلمسازی و بەرامبەر بە بیلەتەکەمان بەرامبەر بە مێژوو ئەم حاڵەتە هەر ڕوو ئەدات مادام چاویان لە دەستی و حزبانەیە یان حزبەکان سێرەکەی وا گۆشیانەکەن بۆ مەبەستی خۆیان بەڵام ئەگەر هاتوو فیلمی کوردی سینەمای کوردی توانی بازاڕێک بۆ خۆی دروست کات و فیلمسازان بە پشتیوانی ئەو بازاڕە بتوانێت گەشە بە بواری فیلمسازی بدات و بەردەوام فیلمی باش دروستکات و تەنانەت بژێوی خۆشی لەسەری بێت ئەو کاتە فیلمساز با بڵێن چینێک توێژێک پیا ئەبێت ئەو سینەمایی کە بەڕێستان باسیەکەیت سینەمای ئازاد ئەو کاتە دروستە بێت بەڵام ئێستا دروست نابێت تا یەکێتی و پەکەکە و پارتی دیموکراتی ڕۆژەڵات و کۆمەڵە و ئەمانە پشتیوانی بن ئەمە بە بڕای من تا ئەمانە پشتیوانی فیلمسازی بن دروست نابێت یعنی بۆ کورد دروستە بێت دەستکاری و شێوانی مێژوو دروستە بێت یعنی ئەو لەیلەتل سقوطەی کە باسێکی کاک حەسەنجان ئەوە قەیناکە خۆ عەرەب کردوێتی
بەڵام حزبێکی کوردی لە پشتێتی و تێری کردووە بە پارە مێژوی پێگۆڕیوە و نەکەو هەنێ فیلمزازیکەی کوردی خۆمانەیە لە باشوورە لە ڕۆژەڵاتەوە هاتوون لە باشوور فیلمیان کردووە فیلمەکان دۆزی ئەنفالیان شێوانوە دۆزی کیمیاوی هەڵەبجەیان شێوانوە ئەمە بەچی ئەمە بە پاڵپشتی چی ئەمە بە پاڵپشتی و حزبانە کە دامیان کردوون یارمەتیان داون یان فیلمەکان بە پاری ئەوان کراوە یان هەشە خۆش دەزانیت و منیش ئەزانم و زۆر بەشمان نەزانین فیلمسازی کوردمانەیە ئەوە نە دەروێشی حزبێکە پارەشی وەرنەگرتووە بەڵام ئەو فیلمێک کە کردوێتی لە خزمەتی حزبەکەیەتی ئەمە زۆر قورسە ئەمە فیلمساز کەواتە فیلمسازی کوردی ئێمە بەبێ ئەوەی خۆی بزانێ ئەو ئەکەوێتە ناو جێژاوێکەوە ناو تەونێکەوە سەر لە میلەتە شێوێنێ و مێژوشمان ئەشێوێنێ و تێکێدا بەڵێ تر حەزەکەم دوا قسەی بەڕێستان چیە و بۆی کۆتایی بە بەرنامەش بێت ینی بەڕای من ینی تەنیا کێشەی بازار نییە ینی بازار هەبێ یان نەبێ یعنی ناکرێت تۆ ینی ببێتە ئامرازێکی شەڕی تایبەت یان ببیتە ئامرازێک بۆ شێواندنی مێژوو یان بۆ ئامرازێک بۆ شێواندنی ڕاستیەکان ینی بە قەناعەتی من ینی کێشەی گرفتی ئەساسی سینەمای کوردی گرفتێکی زێنیە ینی دەبێت سینەما بەڕاستی هەڵوێستێکی ئەخلاقی ئەخلاق نە بەمانایینەکە ئەخلاق بەمانای ئینسانیەکەی هەڵوێستێکی ئەخلاقی ئینسانی هەبێت لە بەرامبەر دۆزی میلەتەکەی دۆزی ژن دۆزی ئینسان ئازادی ئینسان ئازادی تاک ئازادی کۆمەلگا یان دەبێت هەڵوێستێکی ئەخلاقی ئینسانی هەبێت ینی هەڵوێستێکی ڕەخنەگرانەی هەبێت لە بەرامبەر ئەم خەڵە ینی ئەگەر بێت و ینی تۆ بازارت هەبێ یان نەبێ چی پێویستە کە تۆ مێژوو بشێوێت چی پێویستەکە کە تۆ ڕاستینەی کۆمەلگای ئێستا بشێوێنی شێواندنی خستنە ڕووی شێواوی خستنە ڕوویەکی شێواوانەی کۆمەلگا تۆ بکەیتە بابەتی فیلمێک ینی ئەمە خاڵێکی زۆر گرنگە لەبەرەوە ینی سینەمای کوردی بە قەناعەتی من پێویست بۆیە کە قەڵەمبازێکی دیکە باوێش لەو دۆخی ئەماتۆری و ناپرۆفشنەلی و وابەستەجی و دەست و پێی ینی کۆت و بەند کراوە سینەمای کوردی ئێستا سینەمای کوردی کۆت و بەند کراوە پێویستە خۆی ئازاد کە لەو هەژمونەی ئیتر حزبایەتیە سیاسەت دەوڵەتە دەسەڵاتگەراییە پیاوسالاریە هەموو ئەمانە دەبێت سینەما خۆی ئازاد کە بە جەسارەتەوە تاوتوی مێژوو کە بە جەسارەتەوە تاوتوی واقع بکە بە جەسارەتەوە ئەو بابەت شتانی کە هەیە این ببێت ینی بە قەناعەتی من ڕاستە گرفتی بازارکردن بەڵام تۆ وەرە مامۆستا من هەر پرسیارێ بکەم تۆ فیلمێکی باش بەرهەم بێنە فیلمێکی باش بە جەسارەت بە جورئەت بە زمانێکی سینەمایی بەرز بە ئێستێتیکایەکی بەرز بۆ بازار پەیدا ناکەن آخر کا حسن جان فیلمێکی هەوڵێمان لە نقطەیەکی کەش بێ کا حسن جان بازاری سینەما لە هەموو جیهانە بۆ فیلمی هەموو جیهان کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە تا بازار دروستکات تۆ سێرکە ینی فیلمە جدیەکان ڕژدەکان ئەوانەی کە ڕژدن کۆمەڵە کەسانێک کردویانە فیلمێ دوانەکە و ناتوانێت تر بەردەوامی پێ بدات بۆ چونکە یەکەم شتە و حەز بە کوردیانە پژگیری ناکات ئەمە یەک و کەسەکەش لە گیرفانی خۆی کردوێتی یان کە هەندێک کەسانێک یارمەتی داون بەڵام سێرەکەی و کەسانە شەکە یارمەتی داون پژگیریان کردوون ئەگە بازرگان من ئەگەر دەوڵەمەند بنجارێکی کە نایکەنەوە گەر خێرێکیان دەست نەکەوێت بۆیە فیلمی ڕژد ئەمە بە بڕوای من ئەمە بۆ چوونی منەوە بۆ چوونی تۆش وایە ناتوانێت برە بە خۆی بدا گەشە بە خۆی بدا ئەگەر بێت و بازاڕی نەبێت نەتوانێت بژێوی بۆ فیلم سازەکە بۆ فیلمەکە و بە قازانجێکی باشە و بۆ داهاتووی بۆ فیلمی تریش بەرهەم نێنێت یعنی من ناڵێم ڕۆشنگەری نەبێت ناڵێم هوشیاری نەبێت ئەگەر هوشیاری نەبێت فیلم ناکرێت فیلم سەقەتە بێت بەڵێ
شابۆلی نوێی فەڕەنسی و ریالیزمی ئیتالی طبعا کاتێک کە دەستیان پێکرد هیچ لەبەرەوەی هۆلیۆد بازارەکەی کۆنترۆل کرد فیلمی هۆلیۆدی بازاری کۆنترۆل کرد بەڵام شەپۆلی نوێی فەڕەنسی و ریالیزمی ئیتالی کاتێک کە دەستیان پێکرد زۆر زەحمەتیان نەبینی لە بەرهەمهێناندا زۆر زەحمەتیان نەبینی لە حتا دیتین هۆڵێکی سینەما بۆ ئەڵێم لەگەڵتان لەگەڵ تووشی کێشە بوو بەڵام مەسەر ئەو فلیمانەی کە ئەو دوو شەپۆل ڕەوتا ئیتالی و فەڕەنسی زۆر بە ئیمکانەتێکی مادی کەمیان کرد لە دەرەوەی ستۆدیۆ و لە دەرەوەی ئەو پلاتۆ ئەوانە کرا بەڵام دواتر بوو بە ڕەوتێک ئێستا ئێمە دەبێت ئەو مجازەفەیە بکەین یعنی فیلمی جدی وەکما جەناب دکتۆر بە کوردێکی پەتی و خۆش و جوان گوتت فیلمی ڕەشد یعنی فیلمی ڕەشد و جدی دەبێت کاری لەسەر بکەین بۆی کە بەم فیلمە جدیان لەژێر هەموو ئەو هەژمونانە دەربچین یعنی ئیتر سینەمای کوردی پێویستی بەوەیە من بۆیش دەڵێم سینەمای ئازاد یعنی ئەو کۆتوبەندەی کە بۆ سینەمای کوردی دروست بووە ئەو کۆتوبەندەی کە چ دەسەڵات چ عەقڵەتی کولتوری چ عەقڵەتی پیاوسالاری و عەقڵەتی فەندەمێنتاڵ بۆ لە دەست و پێی سینەمای بەستووە کۆتوبەندی کردووە سینەمای کوردی دەبێت ئەم کۆتوبەندە بشکێنێ دەبێت بیشکێنێ بەمە ئاسانە بازارش پیدا دەبێت بازارش ڕەنگ بێ تووشی زۆر کێشە بێ مەسەن جەنابەت فیلمێکت بەرەمێنا فیلمەکەیان قەدەخە کردی بەڵام تۆ این نەبوویت مەسەن دەستبەرداری فیلم نەبوویت دەستباسی یعنی ئەمە ڕاستیەکە لە مێژووی کوردەوە لە مێژووی باشوور دوو سێ فیلم قەدەخە کراوە یەکێکی جەناب یەکێکە بەڵام دەبێت تو بەردەوامی لەسەری بەردەوامی لەسەری مەسەن یا حەسەن من ڕێزم بۆ چوونەکەی بەڕێستێ من لەگەڵتام ئەبێ ئێمە ئەوە بکەین ئەبێ ئێمە ئەوە بکەین ئەبێ ئێمەمە بکەین بەڵام ئەم ئەبێیە پێویستی بە پشتیوانیکی مادی هەیە دەرامەت هەیە من ئەوە ئێستاکە کاک حەسەنجان هەنێ سیناریۆم نووسیوەتەوە مسۆدەکانیانم لایە یعنی فیلمی درێژیان بیکەم بە فیلم بەڵام کە حەسەنجان فرم و لە چۆوە پارەی بۆ پەیاکەم من هەر لە ناو ئەم ئەمریکایە شاتوانم بیکەم بە فیلم یعنی ئیشەکەم وایە هەر لە ناو ئەم ئەمریکایە بودجەیەکی کەمی شێوێت یعنی وا ئیشم بۆ کردو بودجەیەکی کەمیش تەکلیف بکە بەس چێ پشتیوانم بێت تەسەورەکە هەیە بێ لە جیرفانی خۆم سەرفیکەم ڕاستە من خۆ منش کۆمەڵێک سیناریۆ ئێستا هەیە خەڵکی کەش کۆمەڵی سیناریۆ باشیانێ بەڵام دەبێت ئەنی بەڕای من دەبێت هەنگاوی ئیش بۆ ئەمە بکەین ئیش بۆ ئەو بکەین کە بتوانین ئەم پانتاییەک بۆ سینەمای ئازاد دروست بێ یعنی ئەم دۆخەی کە بەسەر سینەمای کوردیا هاتووە یان ئەو دۆخەی کە لەسەر سینەمای کوردیا هەیە ئەو دۆخەی کە سینەمای کوردی تێکەوتووە قەدەر نییە یعنی ئەبێ بشکێن مەبەستم ئەوەیە بەڵام ئەمە بۆ چوونەکەی منیشەڵم تا سینەمای کوردی بژێوی خۆی مازار بۆ خۆی دروست نکات ئەوەتانێ کاک حەسەنجان من و تۆی بینیم تا پێش ڕاپەڕین ناڵێم سینەماڵێم تەمسیلی کوردی هەنێ درامای کوردی کرا هەنێ تەمسیلی کرا شانۆمان تەحەدایە کرد یعنی ئیشی زۆر جوانە کرا ئیش چونکە خاوەنی قەزیە بووین خاوەنی دۆزی خۆمان بووین بەڵام ئەوتانێ لە دوای ڕاپەڕینەوە ئەم حەزبانە خەسانیان وان لێکردن بۆ ئەوان ئیش بکرێت ئێوەتانی ئێستا ئێمە هەمومانەوەتانێ بڕۆ سەیری سۆشیال میدیاکە گلەیە درامای با بڵێن بەختە باران بوو ئەوە درامای باران بوو ئەمە درامای کۆشتی هەنارە ئەمە درامای هەش دیوارە هەر هەموو گلەیان لێکەن و ئەڵێن خراپترین بەرهەمن ئێمە بۆ وای لێ هاتووە ئەگەر خراپترین بەرهەم بن بۆ وای لێ هاتووە نابێ بزانین چییە مەسەلە ئەبێ بگەڕین بە دوای و کێشانەیە یعنی بۆ پۆکو پێشوونیە ئەمانە کێشە ئەساسیەکە ئەوەیە کەسمان ئازاد نەبووینە ئەو کەسە ئازادە کە لە دەرەوەی وڵاتە ئەوەتانێ لەم ڕۆژانم کابرایەکی پارێزەر سەریان تاشی یعنی ئەتکیان کرد ئێدەبا فیلم سازێکی کورد بچێ شتێ بکە وەڵام نەک سەریەتاشن جۆشیە بڕن زمانی ژێ بڕن بەنجێ بڕن تاوتێکردنی زیاتری پێویستە تەوان ئەم سیمینار ئەم
وانەیە شەر هەوڵدانێکە بۆ ئەمان زیاتر بابەتەکە بێنینی تر حەزەکەم دوا پێشنیار و دوا وتارت چی هەیە لە خزمەتین ینی پێشنیار ئەگەر پرسیاریان سەرنجێکی رەخنەی هەبێ لە کۆمنتەکانە من لە خزمەت داما ئەگەرنا من سپاسی لەو بابەتانە شتێکی واوە بزانم نییە بەستی ئەم کاگیاسیم قەرەداخی هەیە کاگیاسیم قەرەداغیاڵێ ئێمە کێشەمانەوەی تا ئێستا کوردستان ئازاد نەکراوە کە فلیمسازان بێتە ناو کۆمەلگا و بتوانێت کێشە و داخوازەکانی گەلەکەی بخاتە ڕوو حیزبێک پەیدا بێت سەرکوتیانەکەن فیلمەکەیان لە فلتەر دەرناچێت دواتە تا ئێستا سینەمای کوردی ئفلیجە هەر ئەم وەڵامەکەی کاگیاسین ئەوەی ئێستا بوو کە باسمان کرد پرسیارەکە بێچەوانە بکەینەوە سینەما ڕۆلی لە ئازادکردنی کوردستان چییە نەک بۆی کە سینەما کوردستان ئازاد بێ اینجا سینەمای ئازاد پێشکەنە سینەما ڕۆلی لە ئازادکردنی یعنی لە بردنەپێشی دۆزی کورد چییە مەسەڵەن ئەم پرسیارەکە ئەگەر وا ئارەزووە بێچەوانە ئەویان کا حەسەن جان ئەمە حەقیقەتێکە یعنی ئەمە بینیومانە هەمومان بینیومانە ئەم مێژووی کە ئێستا بۆ ئێمەی کورد ماوەتەوە لە بەردەستی من و تۆیە چی هێشتوێتیەوە هونەر و ئەدەب هێشتوێتیەوە هونەرمەندان و ئەدیب ئەمە کا حەسەن جان ئەگەر ئەدیبمان نەبوو بێ ئەدیبمان نەبوو بێ بەڵام بڕۆ لاوک و بەیت و حەیران و چەمەریەکانمان بڕۆ گوێی لێ بگرە مێژوویەکی گەورەمان بۆ ئەگەڕێتەوە هەمووی ساخ کردوێتەوە یعنی ئێستا لەم کاتەیە ئێمە ئەیبینین ئیسلامە سیاسیەکان ناڵێن مسلمانی پاک ئەوە جیایە جیای ئەەکەنەوە ئیسلامی سیاسیەکان دێن کورد بە عەرەبەکەن و مێژووی کورد شەسڕنەوە بەڵام تۆ ئەڕۆی گوێ لە بەڵێ گوێ لە دەروێشی عەبدی ئەگری لاوچێکە ئەو حەقیقەتێکە لێت کە عەرەب چۆن هاتوون چیان بە ئێمە کردووە ئێمە مەسەڵەن کاتی خۆی سینەما نەبووە لە ناو کوردان کاتی خۆی لاوکە بووە بەیت هەبووە حەیران هەبووە داستان هەبوو باشە ئەمانە ڕۆلی خۆیان بینیوە لە بەهێزکردنی ڕۆحی بەرخودانی و ڕۆحی مقاومەی ئینسانی کورد بەڕاستی فۆکلۆری کوردی هێشتۆتەوە بەڵێ ئێستاش کا حەسەن ئێستاش فیلم هەیە دراما هەیە هەر چۆنێک بڵێت بەڵێ ئێستا سینەمامان هەیە ئێستا سینەمامان هەیە چۆن سینەما ڕۆلی خۆی بینێ وەکو لاوکێک وەکو داستان ینی ئەنانە هەیە بەڵام هەردوو دیوی سینەما هەیە لە کوردی هەردوو دیوەکە هەیەکە برم باس بەڵێ کا حەسەن جان وا بزانم تر کۆتایی بە ئینەکەمان بێنین وانەکەمان عینەشن ڕوونکردنەوەیەکی کادامەیان پرسیار نیەڵە کێشەکە وەیە حیزبەکان لەبەر ئەوەی بیرۆکەیەکت هەبێت بۆ سینەما لە کوردستان سەرەتا دەبێت دقەکە بچێتە بەردەستی ئاسایی شەر لە سەرەتاوە نایهێڵن کارەکەت بکەیتە گەر جێگای ڕەزامەندی ئەوان نەبێت ئەمە بەس ڕوونکردنەوەیەکە ئەوە نییە بڵێ من و تۆ وەڵام بینەوە کا حەسەن جان دەستخۆشیێکی گەرم لە بەڕێستانەکەین بابەتێکی گەرمە دووروژان و بابەتێکی زۆر زۆر فەر بوو پێویست بوو بۆ ئەم ڕۆی فلیمسازانی کورد و بۆ داهاتوش دۆستان ئازیزان دەستخۆشی لە ئێوەشەکەین کە گەرم و گوڕیتان بە بەردەوامی پێگەکەی خۆتان سەگۆکەی خۆتان پلاتفۆرمەکەی خۆتان فلیمسازاندا وەکا حەسەن تۆش لە سەرەتاوە هەنێ وەسفی فلیمسازانت کرد ئێمە بۆ هیوایین بتوانین ئەو چۆڕە شیرەی کە دایکمان خستێ سەر زمانمان بتوانین حەڵاڵی کەین و ئەو وشە جوانانەی دایکمان خستێ سەر زمانمان و زمانمان پێی پژە بتوانین بیگەێنینە میلەتەکەمان و خزمەتێک بکات ئەگەر تۆ سقاڵێکش بێت پێم وایە هەر زۆرە هەر باشە ئینجاوا لە هەوڵاین و بەو هیوایەی لەو هەوڵەشدا نەبڕین ئازیزان سوپاسی هەمووتانەکەین جارێکیکە کا حەسەن جان دەستخۆشی لە بەڕێزیشتانەکەین و زۆر زۆر سوپاس چاوەکەمی کا حەسەن جان بەو هیوای